ڕۆژانی دیکە بابەتەکە ئەو جەنگەیە کە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر ئێران هەیە. کۆمەڵێک گۆڕانکاری تازە هاتۆتە پێشەوە. ئەوەی کە دوێنێ چاوەڕوانەکرا مشتەبا خامنەیی وەکو ڕابەری سێیەمی ئێران دیاری کرا. مشتەبا کوڕی دووەمی ڕابەری کۆچکردووی ئێران عەلی خامنەییە. ئەمە باس و خواسێکی زۆری لەبارەوە کرا و شرۆڤەی زۆرێک لە مێدیاکان پەیوەستە بە دیاریکردنی مشتەبا خامنەییەوە بە ڕابەری نوێی ئێران. باز لەوە دەکرێت هەرچەندە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا باسی لەوە کردووە کە ئەو خۆشحاڵ نییە بە دیاریکردنی مشتەبا خامنەیی. یەکێک لە تویتەکانیش یان ئەوەی کە لە ئێکسا هەروە ڕاتون بڵین تویت باز لەوە کاڵێ دۆناڵد ترامپ توانی خامنەیی بگۆڕێ بە خامنەیی. یعنی ئەمە دەنگۆی جۆرا و جۆری لێکەوتوتەوە، بەڵام هێشتا نازاندرێت کاردانەوە کردارەکان لە کاتژمێرەکانی داهاتوودا چی دەبن بەرامبەر بە دیاریکردنی مشتەبا خامنەیی بەڕابەری نوێی ئێران. هەندێک باز لەوە دەکەن کە ئەمە پێشوەختە ڕێکەوتنی لەسەرکراوە و ڕەنگە بە ئاسایی تێپەڕێ و لە چەند ڕۆژی داهاتوودا جەنگەکە بوەستی. ئەمە یەکێکە لە شرۆڤەکان، ئەمە یەکێکە لە پێشبینیەکان. هەندێکی تر پێیان وایە کە نەخێر ئەمە جەنگەکە دەباتە قۆناغێکی نوێ و ئیدی ئیسرائیل و ئەمریکا بە تەکتیکێکی نوێ ڕوبەڕووی ئێران دەبنەوە و تازە جەنگەکە دەچێتە قۆناغێکی سەختترەوە. هەمووانە وەستاوەتەوە سەر چەند کاتژمێری داهاتوو، هەم لێدوانەکان، هەم چڕبوونەوەی جەنگەکە، هەم ئەوەی کە هەردوو لا چۆن بڕیارەدەن. لە بیریشمان نەچێ هەر دوێنێ دۆناڵد ترامپ وتی بۆ ڕاگررتنی شەڕ لەگەڵ بنیامین ناتەنیاهۆ بە هاوبەشی بڕیاری لێدەین. جگە لەوە لە دوای دیاریکردنی مشتەبا خامنەیی بەڕابەری نوێی کۆماری ئیسلامی ئێران بابەتێکی دیکە و بە تایبەتیش بە دوای چڕبوونەوەی شەڕەکە و مەسەلەی گەروی هورمز نرخی نەوت بەرمیلێک نەوت شووە سەر و $107 و $8 و لە $10 وەستا. ئەمانە هەموو پێشاتێکن کە لە ئەکرێ بڵێم لە 16 بۆ 17 کاتژمێری ڕابردوودا ڕوویاندا، بەڵام هاوپەیوەستن بە جەنگی 10 ڕۆژی ڕابردووی یان 9 ڕۆژی ڕابردوو کەم ڕۆ لە ڕۆژی دێمی جەنگەکەیە. ئێمە هەموو ئەوانە وەک تایتڵ وەک هێدلاین ئەوروژێنی لەگەڵ میوانەکانمان باسی لێوەکەین بزانین بە چ نەتیجەیەکەین لە شرۆڤەی ئەمڕۆماندا. ئایا بابەتەکان بەرەو کوێ ڕۆن؟ چونکە بەشێکی زۆری پەیوەندیشی بە هەرێمی کوردستانەوە. لە ئاستی بردومانیش بردومان تەلەڤیزۆنی ئیسرائیل ڕایگەیاند کە بۆمبی هێشوویی لە ناو تەلەڤیڤ کەوتووەتە خوارەوە و مەبەستی دیارە لە خوڕەمشەهرە. ئەو خوڕەمشەهر خۆی لە ئاسمانە بێتە 20 پارچە، پار پارچەی 2 کیلۆگرام و نیوە. یعنی ئەمە بە بۆمبێکی هێشووی ئەژمار دەکرێت و زائیدەن هەر ئەمڕۆ 4 جار شاخی زمناکۆ بردومان کراوە یان درۆنباران کراوە لەبەرەوەی چەند ئەنتێنێکی لێیان چەند بورجێکی لێیە. بەدەر لەوە ئیسرائیلیش چەند ناوەندێکی لە تاران بردومان کردو. بەڕێز سدیق محەممەد لە شاری بەڕێز سدیق ئەحمەد ببورە چاودێری سیاسی بەڕێزیان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە. بەڕێز کاک سدیق ئەم کاتت باش. ینی بە بۆچوونی بەڕێزە دوای ئەو بە تایبەتی دوای دیاریکردنی مشتەبا خامنەیی وەک ڕابەری نوێی کۆماری ئیسلامی ئێران دۆخەکە بەرە کوێ هەنگاوانێت؟ لە ڕاستیە ئێمە ئەگەر باز لە ئەو دۆخە بکەین کە ئێستا لە ناوچەکەیە مەسەن تێپەڕێ، خۆی لە ڕاستیە ئەبێت تێبگەین لەوەی کە ئەمە شەڕی تەنها ئیسرائیل و شەڕی
ئەمریکا و شەڕی ئێران نییە، شەڕێکە کۆی ناوچەکە تیا بەشدارە، ینی ڕوبەڕووی ئەم ناوچەیە هەموو بۆتەوە. بۆیە ئەگەر تۆ تەماشا بکەی لە ساڵی 1970 کە شۆڕشی ئیسلامی ئێرانی سەرکەوێت و دەوڵەتێکی ئیسلامی دروستە بێ کە خامنەئی سەرۆکایەتیەکە، شعارێکیان هەبووە کە ئەیژمارگدار ئەمریکایە. لەو کاتەوە ئەم شەڕە بەردەوامە، بەڵام دوا قۆناغی ئێستای کە گەشتۆتەوەی کە ئێستا شەڕە و شەڕی ڕاستیە کە لە ڕێگای ئاسمانەوە شەڕێکی بەردەوام هەیە بۆ ئێران. ئەبێت تێبگەین ئایا موشتەبە لەناو ئەو کایە سیاسی کە لە ڕابردوودا بیرکردنەوەی چۆن بۆ یا ئێستا بیرکردنەوەی سەبارەت بە ڕێکەوتن چۆنە، چونکە هەموو ئەوانەی کە قەناعەتیان یا بڕۆیان بە ئاشتی نەبوو یا بڕۆیان بە ڕێکەوتن نەبوو لەگەڵ ئەمریکایە کرانە ئامانج. و ئایا موشتەباش ئەکرێتە ئامانج یاخود شەڕەکە وەستێ و لەم دۆخە مێنێتەوە؟ بۆیە پێویستە وەکو بەڕێزێ چاوەڕێت ئیشارەتت بێدا بێت چاوەڕێ بکەین لە کاتەکانی داهاتووە چێگۆڕێت، چونکە لە ڕاستیە ترامپ یەکێکە لەو جۆرە کەسانی بەردەوام لە شەوە ڕۆژێکە قەرارە گۆڕێ یا بڕیاریە گۆڕێ بە ئاراستەیەکی جیاوازتر، چونکە ئێستا ئەعلانی کرد ئەڵێ ئێمە لەوانەیە لە پڕ شەڕا بگرین. و لە ڕاستیە ئەگەر ئێمە تەماشای ئەمریکا بکەین بڕوای بە شەڕێکی درێژخایەن نییە و ئارەزوی شەڕێکی درێژخایەنی ناکا. بۆیە و ئێرانی هەروەها پێویستی بەوەیە کە لەگەڵ ئەوایە کە شەڕ بوەستێ، بەڵام هەر یەکە و بۆ چوونێکی تایبەتی هەیە. ئەمریکا داوای ئەواکە کە ئێران هەموو چەکە نەویەکانی بتەقێنێتەوە کۆتایی پێبێنێ و سەرۆک کۆمارێک بە دڵی ئەو بێدا بندرێ و هەروەها چۆنەڵێ گۆڕانکاریکی تەواو لە سیستەمی سیاسیا بکرێ. بەڵام ئێرانیش تا ئەم لەحزەیە ڕەتێکاتەوە کە بە پێی ئەو مەرجانە بچێتە گفتوگۆوە و هیچ ئامادەنیە تام لە حەزەی کە بە ڕسمی ئەعلانیەکەن کاڵێ ئێمە ئامادەنین بەسەن بچینە ئەو ڕێکەوتنەوە. بەڵام لە ڕاستیە هەردوو لایەن حەزیان لە ڕێکەوتن هەیە، بەڵام وەستانی شەڕەکە چۆن دەستپێکردنی قورسە، دەستپێکردنی بە قورسی دەستی پێکرد و ڕاگررتنیشی هەمان قورسی هەیە، چونکە لە کاتێکە ئێران وەکو براوە سەیری شەڕەکەکە و ئەمریکا و ئیسرائیل وەکو براوەی شەڕەکە تەماشایەکەن لە ڕاستیە. بۆی لەم شەڕا بە بڕوای من کە سەرکەوتو نییە ئەوەی کە زەرەری تیا کردەوە میلەتەکان و خەڵکی ئەم ناوچەیە و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شکلێکی گشتی و لەسەر ئاستی دنیاش کاریگەری لەسەر بازار دروست کردو، لەسەر نو دروست کردو، بۆیە کاریگەری لەسەر کۆی مجتەمەعی بەشەری دروست کردووە. بۆیە ئەگەر بگەڕێنەوە سەرە و پرسیارێکایە موشتەبە قبوڵەکرێ یا قبوڵ ناکرێ، من پێم وایە موشتەبە ئەگەر چونکە ئاقانی لە ڕاستیە سەرەتا وابیرێ کردەوە کە پێویستە ئەوە لەگەڵ ئاشتی بوو، بەڵام دوجار ڕێی گۆڕی و هەروە ئێستا لاجانی شەروەها لەگەڵ شەڕا نەبوو، لەگەڵ شەڕا لەگەڵ ڕێکەوتن نبوو، بەڵام دوایی بیری گۆڕی. بۆیە تا ئێستا ئەمانە نەکراونەتە ئامانج و تا ئێستا ماونەتەوە و لە ناو یاری سیاسی و عسکەری ئێرانیە بەردەوامن بۆ ئەوی بتوانن درێژە بە ئەوە بدەن. لە ڕاستیە ئێمە هەمومان یا خەڵک بە تایبەتی ئەوانی کە شڕۆڤەی سیاسیانە کرد و تەماشای ئێران واکرا کە لەوانەیە لە ماوەیەکی کەمە کۆتایی پێبێ، بەڵام ڕاستی ئێران دەرکەوت کە هێزێکی گەورەی هەیە، ئەمقێکی تاریخی لە دەوڵەتداریە هەیە و توانیوێتی لە ماوەی 47 ساڵی تەمەنیدا بتوانێت خۆی پڕچەکە و چەکینەوەی دروستکە و چەکی بایلستی هەبێ. بۆ یەگەر تۆ تەماشا بکەی ئێران تەنها بە ئیسرائیلەوە نەوەستا، بەڵکوم هەموو بنکە و بارەگاکانی ئەوانەی لە ئەمریکا لە هەر ناوچەی عەرەبیە کردی ئامانج و هەتا وڵاتانی عەرەبی بەشێک بوونە ئامانجی ئێران. بۆیە ئەمە لەم جۆرە شەڕانەیە بەڕاستی وەکو پزیشکیانیش داوای لێبوردنی کرد، هەندێک دەوڵەتی تر پێوە بوونە. بۆیە ئەم شەڕە ناکرێ وەک تەنها شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران تەماشاکرێ، چونکە شەڕێکە چۆنەڵێ شەڕە بۆ ڕاگررتنی هێز بۆ دابشکردنەوەی تەوازنە لە منتیقەکەیە و بەم شکلە دەست پێکا. ئەمە بەشێکی گرنگە لە ئەم شەڕی کە ئێستا هەیە پێویستە بە جۆرێک تا ماوەڵی لەگەڵا بکەین و کاریگەری لەسەر منتیقەیە چێ بێ بەڕاستی.
بۆ پێمان وایە کاریگەری بە تایبەتی لەسەر عێراق زۆرە و بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر منتیقانە کاریگەری گەورە بەجێهێڵێ و بێت ئەوەی چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەم دۆخە. بەڵێ کاک سدیق بەڕێستان پێتان وایە کە ئاگاتە ئەوەی کە ئەو جەنگە بەردەوام بێت و یان بەرەو ئەو بڕوا کە وەکو ئێران ئەڵێ ئێمە شەڕیمان و نەمانەکەین مەسەلەن ئەوان ژەڵێن نیزامەکە ئەگۆڕین پێت وایە گەیشت بێتە ئەو دۆخە؟ نەخێر من پێم وانە شەڕەکە بەردەوام بێ من پێم وایە شەڕ لە ناگاتە سەری مانگ کۆتایی دێ لە بینی 20 مانگ بۆ بینی 21 و 25 مانگ شەڕ کۆتایی ببێ و بۆ ئەوەی لە ڕاستیە ئەگەر تەماشا بکەین هەم ئێران وەکو پێشتری جوتم و هەم ئەمریکاش خواستیان هەیە بۆ ڕێکەوتن بەڵام هەر لایەنێک بیر لەوا کاتەوە چۆن بەرژێوەندەکانی خۆی پارێزێ بە پێی خواستی یەکتر تەعاملەکەن بۆیە لە نەتیجە ئەو شەڕە بەردەوام نابێ یان یەبێ کۆتایی دێ بەڵام ئایا سیستەمەکە ئەگۆڕێ بە بڕوای من ئەوەی کە ئێستا ئەمریکا داوایەکە داوای لە گۆڕینی سیستەم ناکا بەڵکوم داوای لە سەرۆ کۆمارێکەکە کە لەناو ئەو سیستەمە سیاسی ڕابردووە بۆ کە بەدڵی ئەو بێ بۆیە ئەمریکا بە جیاوازتر بیرەکاتەوە بیلەوە ناکاتەوە کۆی سیستەمەکە لابەرێ وەکەوەی کە لە عێراق کردی وەکەوەی لە ئەفغانستان کردی لە ڕابردووە و بۆیە ئەمە ئێستا بریتێ لەوەی داوای کردووە کە سەرۆ کۆمارێک بێ یاخود بابلعەف و لە جێگای خامەنەیی کەسێک ئەوان بێت بۆی بتوانێت ڕابەرێک بێ کە بەدڵی ئەوان بێ تا ئێستا ئەو لەسەر ئەمە قساکە داواکە نەوتەکانی ڕادەست بکرێت ینی ئەوەی کە لەژێر ئیشرافی ئەمریکا من نەوتەکانی بفرۆشرێ و هەروەها داواکە کە هەموو ئەو چەکانی کە نەویەکانی تەسلیم بکرێتەوە تا ئێستا داوای ڕوخانی نەکردووە بێم حکومەتە لاچی حکومەتێکی تر بێت. باشە ئێستا سەرۆکی رووسیا پیرۆزبایی لە مشتەبا خامانەی ڕابەری نوێی ئێران کرد یعنی ئەمە پێشاتێکی تا ڕادێک نوێ یەکەم کەسە لە ئاستی باڵا لە ئاسی نێودەوڵەتی کە پێشوازی لە دیاریکردنی مشتەبا خامانەی یەکات جگە لە ناوخۆی ئێران. پشتیوانی رووسیا بۆ ئێران و گەلەکەی جێگیرانی ئەو ڤلادیمیر پوتین ئەو قسەیەکە کەواتە ئێستا ئێمە کرێ بڵێن قۆناغی دوای مشتەبا و قۆناغی پێش مشتەبایان ینی ڕۆژانی داهاتوو ڕۆژانێکە بن ڕەنگە مەسەلەن مساعبەیان ململانەی دیبلۆماسی زیاتر بەرچاو بکەوێت حتا ململانەی موشەکەکان. لە ڕاستیە خۆ ئەگەر ئێمە تەماشای عیلاقی بینی رووسیا و ئێران بکەین عیلاقەیەکی وازحیان هەبووە و پەیوەندیان بەردەوام هەبووە و هاوپەیمانێتیشیان هەبووە لە منتیقەکە بەڵام رووسیا لە ئێستاە خۆی لە شەڕایە ینی لە شەڕێکی گەورایە لە منتیقەکە و ڕەنگە قرس بێ بۆ ئەو بێتە ناو ئەو شەڕەوە بە تەنها و پیرۆزبایە بریتێ لەوەی پەیوەندی بۆ عیلاقە مێژووی خوانەوە هەیە کە لە هاوپەیمانێتێکا بوون لە ڕابردووە لە سووریا لە زۆر ناوچەیتر پێکەوە بوونە و ئێران یارمەتی رووسیای داوە لە شەڕ ئۆکرانیا بۆی ئەمە پەیوەندی بۆیە گەر تۆ تەماشای خەڵکی ناوخۆش بکەی خەڵکی ئێران دوو بەشە بەشێکی پیرۆزبایی لێکە بەشێکی دەرچوونە دەرەوە دژین و بۆیە لە ناوخۆی ئێرانیشە حتا لە ناو سوڵتەشە لە ناو پەرلەمانی ژێرانیشە هەمویان هاوڕانین بەوەی کە مشتەبا بێتەوە جێگری باوکی ببێتە ڕابەرێکی گشتی بۆیە خلافێکی گەورە لە ناوخۆشە لەسەر مشتەبای هەیە بۆیە من پێم وایە مشتەبا و شتێکی وەقتی بێ چونکە ئەو لیژنەیە لە شەڕایە لە حاڵەتێکایە کە بۆی بتوانێت ئیستیقرارێ دروستکە بۆی بتوانێت ئەوە بکە خۆی لە ڕاستیە ئەسڵەن خامنەی لەگەڵەوە نەبووە کە کوڕەکەی جێگرەوەی بێت دژی بووە و ئێستا لیژنەی بڕاردان کە دێ کوڕەکەی دانەیە جارێ ئەمە یەکەم هەر خلافە لەگەڵ وەسیەتەکانی با بڵێن خامنەیە کە کوڕەکەی دابنێن بۆیە ئەمە چەندە بابەتە پەیوەندی بە بنەماڵەیەوە هەیە بە بنەماڵەیکردنەوە هەیە یاخۆت پەیوەندی بەوە هەیە کە مشتەبا خۆی لە پشتی پەردەوە کاریزمایەتیی تیا بۆ بەرامبەر مەسەلەن لە ناو سوپای پاسدارانە عومقێکی هەیە مەسەلەن لە ناو مەسەلی بزنس و ئابووریە عومقێکی هەیە مەسەلەن لە ناو پیاوە ئاینیەکانی شیعی ئێرانە عومقێکی هەیە بابەتەکە کامیانە خۆی ڕاستە بۆ کوڕی ئەوە بەڵام خۆیەتی کە توانیوێتی یان بەهۆی ئەوەی کە ینی چۆن ئەڵێ باوکی بەهۆی باوکیەوە بۆی سیستەمی بنەماڵەیەوە چکە لە ئێران ئەم قۆم خۆیان ئەم هینە زۆرە ئەو خۆیان ئەڵێن ئەم ینی مشتەبا خۆ بەڵێ مشتەبا
کە ئێستا دانراوە لە ڕاستیە سوپای پاسداران پشتگیریەکە وە خۆشی کەسایەتێکە لە ماوەی عمری خۆیان توانێتی عیلاقات و پەیوەندی لە ناو دەستگاکانی دەوڵەت و لە ناو مؤسساتی ئەمنیە پەیوەندی هەبێ بە تاکید خەڵگەیە پشتگیریەکە و ڕۆڵی خۆشیەتی ڕۆڵی هەبووە لە پەیوەندیکردن لەوانەی کە لەگەڵیان نابووە و پەیوەندی بەوە نییە کە کەسایەتیی گەورەی ئاینی بێ چونکە کەسایەتی گەورەی ئاینی تر کە بەڕێبەرایەتی بشێ لە ئێرانە خەڵکی تر زۆر هەیە لە پێشتر بەڵام ئەمە بەشێکە بەشەکەی تریشی بە تاکید لیژنەی بڕیار دەرکە بڕیاریان داوە کۆمەڵێک حساباتیان لەبەرچاو بووە هەم وەکو ئەوەی کە کوڕی خامنەئیە و هەم وەکو ئەوەی کە ئەمچێکی تاریخیان هەیە ڕابەر خامنەئی عوقێکی تاریخی هەیە لە کەسایەتیی ڕوحی بووە لە ناو شیعەکانە و نەکرد بۆ ئێران بەڵکو بۆ هەموو شیعەکانی دنیا کاریگەریە بۆ ڕوحی ینی بۆیە لەم ڕوانگەشەوە بیریان کردبێتەوە ڕەنگە بۆی مشتەبا بتوانێت تۆزێک کاریگەریەکانی مشکلەکانی ناو ئێران کەم کاتەوە بەڵام ڕەغم ئەوەش هێشتا لە ناو دەستگاکانی حکومەتە خلافەیە و قسە هەیە بۆەوەی کە پێیان قبول نییە بە بڕای من کاتیە تا شەڕەکە کۆتایی دێ ڕەنگا بیگۆڕن. باشە کاک ینی دۆخی عراق چۆنە بینی لە دوای ئەم شەڕەوە کاک سدیق ینی پێت وایە عراق توانی بێلایانی خۆی یانلانی کەم خۆی بپارێزێ لەوەی کە سبینێ نە ئیسرائیل و ئەمریکا تۆڵی لێ بسێنەوە نە ئێرانیش تۆڵی لێ بسێنێتەوە هەرێکە بە جۆرێک جا لە بواری اقتصادیە لە بوارترە عقوبەی بدەن خۆی لە ڕاستی ئەم شەڕە بە تایبەتی شەڕی ئێران و ئەمریکا گەورەترین کاریگەری و مەترسی لەسەر عێراق بووە و تام لە حزەیەش مەترسی هەیە تام لە حزەیەش گروپە چەکدارەکانی کە لێرن هەرێمی کوردستان و هەروە بنکەکانی ئەمریکا درۆنی بۆ نێرن و ساروخی بۆ نێرن تام لە حزەی مەترسیە بەڵام وەکو حکومت بەڵێ جۆدێکی گەورەیان کردو بۆی بێلایانی پارێزن و لە حیواران لە گفتوگۆیان بەڵام هەندێک گروپ هەیەن حکومت دەسەڵاتی بەسەریان ناشکێ بۆیە بڕواناکەم ینی مەترسیەکان لەسەر عێراق کۆتایی هاتبێ و مە کۆتاییشی نەهاتووە هەتا بەڕاگررتنی شەڕیش مەترسیەکان لەسەر عێراقا کۆتایی نایە چونکە دوای شەڕیش ئەنجا هێزەکانی دەرەوەی کە سەر بە پاسداران و سەر بە حەشدی شعبین و ئەوانە ئەمریکا و ئیسرائیل بەڕاستی دەستبەرداری ئەمانە نابن لە مەنتیقا چونکە ئێستا هەموو ئامانجەکەوەی ئێران لە چوارچێوەی دەوڵەتی خۆیان بمێنێتەوە هەموو ئەوانەی کە پێشتر وەکو هیلالی شیعی ئیشی لەسرە کرد هەموو ئەو دەست و باڵانەی شکێنراون ئەگەر ئەو هێز و گروپانەشی لە ناوچەکە هەبن بە بڕوای من یەکێکە لە یەکێ لە مەرجەکان ئەوانە هەموو هیچیان نەمێنن وەگەر ئەمانە دەوڵەتی عێراق چارەسەری ئەمە نەکات چونکە داوای ئەمریکا ئەوەیە هەموو ئەم هێزانەی کە لە دەرەوەی جێشی عێراقین و بە ناوی حەشدی شعبی و بستنە ناو جێشی عێراقیەوە ئەمە پێویستە جێبەجێکرد ئایا ئەگەر ئەمە نەکرێ مەترسیەکە بەڵێ مەترسیەکە هەرێمێنێ لەسەر عێراق و لە ڕووی ئابووری شەوبەتەکی بەدڵنیایە چونکە ئێمە ئێران دەوڵەتێکی دراوسێمانە و پەیوەندیەکی اقتصادی و ئابووری گەورە لە بینی ئێمە هەیە و بۆ ئەوانیش و بۆ ئێمەش بەڕاستی کاریگەری خراپی هەیە و بە تاکید کاریگەری دروست کردووە لە هەموو ڕوویەکەوە. بەڵێ لە دوو ڕۆژی ڕابردوودا بەڕێز کاک سدیقیانی لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا مەسەلەن وتاف کێشان و چەپڵە ڕێزان و مەرگ بەر ئیسرائیل و مەرگ بەر ئەمریکا ئەوانە وترە ئەمە بابەتێکە دوایە کرێ مەسەلەن زەربە لە عێراقدا نزیانی بۆ عێراقا بە یاخود بابەتێکی تافی ئەو تێپەڕی نا بە بڕای منەوە شتێک نییە کاریگەری خراپ دروستکە لەسەر عێراق یا ئەمریکا یا ئیسرائیل بە شتێکی گرنگ تەماشایکەن ئەوە پەرلەمانێکی شەرعیە و حەماسی دینی لەو چوارچێوە دەورە بینێەوە ڕەنگە ئەوە بەشێک نەبێت لەوەی کە بتوانێت کێشەکان بە ئاراستەیە کابرێ و پەرلەمانی عێراقیش لە ڕاستیا پتەنها بریتینین لە شیعڕاستە زۆرترینین بەڵام خەڵکی تریتایە و خوێندنەوە حساباتی بۆ پەرلەمانی عێراقی ئەکرێت لەلایەن ئەمریکا لایەنی ئیسرائیلەوە لەلایەن چواردەورەوە ئەمە نابێتە کاریگەری بەڵام ئەوەی خەتەر و مەترسیە هێزە چەکدارەکانن کە لە دەرەوەی جێشی عێراقین کە بە ناوی حەشدی شعبیوانە ئەوانە مەترسین بۆ سەر سیاسی بەڵام ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێ خۆ ئەمریکا هەڕشاکە لە عێراقا ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەدڵی ئەوان نەبێ قبوڵی ناکەن ئەم هەڕەشانە بەردەوام خۆ لەسەر ئێمە هەیە نەکەرەوەی پەرلەمانیش بۆیە ئەمانە پەیوەندیان بە سیاسەتی ئەمریکایە چۆن بیرەکاتەوە چۆن نەتوانێ عێراق بە ئاراستی ئایا کۆتایی دێنێ بە بڕای من کۆتایی نەهاتووە لە عێراقا و مەترسیەکان لەسەر عێراق بەردەوامە.
باشە کاک بەڕێز کاک سدیق ینی مەسەلەن داهاتوی عراق ینی با وێنەکە گەورەتر بکەین پێت وایە ئەو ئێرانە هەمان ئەو ئێرانە ئەبێ وەکو ئەوەی لە پیرۆزبایەکەی ڤلادیمیر پۆتین بۆ مشتەبا خامنەی هاتووە کاڵێ هیوادارمە سەر ڕێچکەی باوکت بی کە ئێرانێک بێت دەستی بگات مەسەلەن بە حوشەی ئەو دیوی خۆی مەسەلەن دەستکاری ئەوە بکاوکە ئەوی کە لەمە ڕابردوو هەبوو مەسەلەن گیان کاریگەری هەبێ بەسەر دەوروبەری خۆیە و قەراراتی حکوومەتەکان اینجا ئەم وێنەیە بێنین لە عێراقا ئایا عێراق ئەتوانێت تا ڕادێک بگەڕێتەوە بۆ حڕیەتی بڕیاردان لە دیاریکردنی حکوومەتە لە دیاریکردنی مەسەلەن پەرلەمانە پۆستەکانە بەڕێوەبردنە خۆتەزانی لە ماوەی ڕابردووە هەموو جارێکە حکوومەت هاتۆتە پێشەوە ئەم کاندیدا ڕەزامەندی ئێرانی ئەم کاندیدا ڕەزامەندی ئەمریکای هەیە حتا بۆ ئەمریکاش پێت وایە ئەم دۆخە ئەگۆڕێ مشتەبا خامنەئی دۆخێک دروستەکە کە تەنها سەرقاڵی ناوخۆی ئێران و ڕێخستنەوەی ئێرانە بێ یاخۆ دیسان ئەو بابەتانە دەست پێکەنەوە لە ڕاستی ئێران ئەگەر بەو هەمان عقلێتەی ڕابردوو بیرکاتەوە بە دڵنیایەوە دەستبەرداری ئەوە نابێت کە لە ڕابردووە کردوێتی و هەوڵەدا خۆی بەهێز کاتەوە و هەوڵەدا خۆی پرچە کاتەوە هەموو ئەم هەوڵانەدا بەس ئایا ئەتوانێت جارێکی تر ئەمە بکاتەوە لە ڕووی کۆمەلگای نێودەوڵەتیەوە ئایا نابێتە بڕیارێکی نێودەوڵەتی لەسەر ئێران و وە نابێت ئەوەی کە نەتوانێت وە چەکەکانی نەویەکانی هەمووی تەسلیم کات و کۆتایی پێبێنێ و هەروە ئەتوانێت جارێکی تر بگەڕێتەوە ئەو سنوورە بە دڵنیایەوە ناتوانێت بگەڕێتەوە سنوورانەی کە بە ناوی هیلاری شیعی و ئیمپراتۆرێتێکی گەورەی ئیسلامی لە منتیقەکەیە دروست کرد بوو ئەم منتیقەیە لە ژێر هەیمنە و دەسەڵاتی ئەوە بوون بۆیە بە دڵنیایەوە ناتوانێت بگەڕێتەوە ئەوێ بەڵام ئەگەر وەکو عێراق بڵێن یعنی چۆن ئەتوانێت خۆی دەرباسکە یاخۆ چۆن ئەتوانێت یعنی هەیمنەی بەسەر عێراقا بە دڵنیایەوە ئێران یعنی جارێکی تر ناتوانێت بە شکلی ڕابردوو هەیمنەی بەسەر عێراقەوە هەبێ بە مەرجێک ئەگەر ئەوەی کە ئەمریکا لە سەری فەرزی کات ئەگەر نەژڕوخێ واتە کۆتایش بە سیستەمی سیاسی ئێرانیش نییە بەڵام هەموو ئەو مەرجانەی کە ئەمریکا لە سەری دایناون جێبەجێ بکرێ بە دڵنیای ئەمریکا ئێران ناتوانێت بچێتەوە دۆخەی پێشتر نەبوو عێراق نەبوو یەمەن نەبوو لوبنان نەبوو هیچ شوێنێکی تر ناتوانێت ئەو دەسەڵات فراوانەی کە هەبێت بتوانێت هەیمنەی بەسەر ئەم شوێنانە هەبێ بەڵام ئەگەر بەم ئاراستەی کە ئێستا بوونی هەیە و ئەوەی کە پێڵێن هەموو شتێکمان کۆتایی پێنا و ئەمریکا و ئیسرائیل و کە لە جەنگی 12 ڕۆژە شاوتیان هەموو شتێکمان کۆتایی پێنا و لە ڕاستی چا هیچ کۆتایی پێنەهات بوو ئێران دەرکەوت هێزێکی زۆر گەورە و ئەمچێقی تاریخی هەیە ینی بەو ئاسمانەوە ناڕوخێ بە تەنیا بۆیە و خەڵکی ژەیە پشگیریەکە لە ناو خۆیان خەڵکێکی تۆ خەڵکەیە دژە ڕاستە خەڵکەیە و لەگەڵیشیان و پژگیری جەماهیریشی هەیە و لەبەرەوەی عقیدەیەکی دینیە عقیدە دینیە بە ئاسانی لە ناو خۆیان لە ناو ناچێ پشگیری وڵاتانی شەیە بەڵام وەکو ئەوەی کە ئەم سیستەمە بتوانێت وەکو ڕابردوو بە دڵنیایەوە ناتوانێت وەک ڕابردوو بوو وەکوتم ئەگەر ئەمریکا ئاوا بەجێی بڵێ ئەوە شتێکی ترە بەڵێ توانێت بگەڕێتەوە دۆخەی باشە کاک سدیق من ئەبێ هەندێک شتێ باسەکرێ ئەڵێن بەریتانیا ڕۆڵی هەبووە لە یاریکردنی مشتەبا خامنەی لەبەرەوەی پەیوەندیشی ژێربەژێر یانلانی کەم پەیوەندیشی ئیکۆنۆمی لە نێوان مشتەبا و بەریتانیەکانە هەیە مەسەلەن پێت وایە بەریتانیا بتوانێت ئەو ڕۆڵە بجێڕێ لە ئێستا لە ڕاستیە خۆی هەموو ئەو دەوڵەتە گەورانەی کە لە دنیای هەن ئەمان لە ڕووی تاریخیشەوە بەریتانیا عیلاقەی لەگەڵ ئێرانە هەبووە و عیلاقی هەر لەگەڵ چۆنەڵی لەگەڵ جمهوری ئیسلامیشان نەبشڕاوە بە پێی درێژایی تاریخ هەر محاولەیە گەگەر بکرێت لە چوارچێ و دەوڵەتانیا دڵنیا بەبێ ئاگاداری ترامپ و ئەمریکا و ئیسرائیل بە تایبەتی ئەمریکا ناکرێت و ئەگەر بەریتانیا ژەمەی کرد بەبێ ئۆکەی ئەمریکا ئەم کارە ناتوانێت بکات چونکە ئێستا بەریتانیا ئەگەر بێتەوە بیرمان لە چەند ڕۆژی ڕابردووە بە تعلیقەوە ترامپ هەڕەشە ئامێزێکی هاوپەیمانانەی نازانم چۆنەڵێ بە مەزجێکی بۆ نرد کە ئێوە هاوکاریتان نەکردین و سواس دەکەین بەڵێ ئەمە پەیامێک بوو بە بەریتانیا و بەریتانیاش ناتوانێت بە تەواوەتی خۆی دابڕێ لە ئەمریکا
بۆیە ئەو پەیوەندیە ناتوانێت پشی ڕاستە خۆتە دەخۆلکە لە ئێرانە بۆی بتوانێت کەسێ هەر حرەکەیکیشی کردبێت لەو منتقا بەبێ ئاگاداری ئەمریکا نەکراوە. دوێنێ ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا تەلەفۆنێکی لەگەڵ مەسعود پزیشکیان و دۆناڵد ترامپ کردبوو، ینی بە دوو تەلەفۆنی جیا. پێت وابێ ئەم بابینە سەر ڕۆڵی فەڕەنسا هەمیشە لە نقطەی ئەخیرە ڕۆڵێکی پێدەن، ڕۆڵی نێوەنگیریان، ڕۆڵی بەگەاندنی مەسجەکان. پێت وابێ ئەو تەلەفۆنە گەاندنی ئەوە بووە کە جۆرێک لە جۆرەکان ڕەزامەندی دۆناڵد ترامپ لەسەر مشتەباوەەر بگرێ و ینی دەرگایەک بکرێتەوە بۆ دانوستانیان لانی کە ماگر بەست. بەدڵنیا و دەوڵەتانە وەکوتم فەڕەنساش دەوری هەیە لە چۆنەڵی لە کاریگەری لەسەر ترامپ و لەسەر سیاسەتی ئەمریکا ئەوانە وەگویان لێگیرێ، چونکە یاریکەرێکی باشە فەڕەنسا بە تایبەتی لەم دوایانە دەرکەوت هەتا بۆ عێراق و بەم شوێنانە شاد بە نوێنەرایەتی ئەمریکا ژامەڵتیقان. بۆیە ترامپ گوێی لێگرێ لە ڕاستیە، بەڵام ئێمە لە پشتی تەلەفۆنەکەەوە نازانی چی ڕووداوە، چونکە هیچ کەناڵێکی ڕاگەیاندن بڵاوی نەکردێتەوە کە ئەو گفتوگویانە لە بینی ترامپ و لە بینی سەرۆکی فەڕەنسا ڕێکەوتنێک هەبێ بۆ. بەڵام ئەگەر فەڕەنساش بێ هەر کەسێک بیکات ئۆکەی ئەمریکای لەسەر نەبێت، چونکە عملیەکە قورسەکەوێتەوە واچێتە چوارچێوەی بازنەیەکەوە کاویشە چێتە ناو هەدەفی پێکانەوە. بەڵێ کاتە کاکسدێک بە ئەخیر ینی ئەخیر بۆ چوون لە بەڕێز دۆر بگرم، پێت وایە ئێمە زیاتر بەرەو جارێکی تر بەرەو سەخت بوونەوەی جەنگەکە ڕوونیان بەرەو ئارام بوونەوە. ئەمن لە بیدایەتی شاوتم وتم ئەمریکا ئەگەر ئەوەی کە خۆی قەناعەتی پێێتی ئەگەر ئەوانە جێبەجێ بکرێ ئێران جێبەجێ بکە ئەچێتەوە جارێکی تر گفتوگۆ، بەڵام تام لە حزەیە ئێران بەو مەرجانە ڕازی نییە و ناچێتە گفتوگۆوە. بەڵام ئەگەر ئەمریکا ئەمانە جێبەجێ نەبێت و ئایا بەردەوامە بێت لە لێدانی ئێران درێژە بە شەڕەدا، بە قەناعەتی ئێمە بە قەناعەتی ئەو سیاسیانەی کە یاخود با بڵین ئەوانەی کە خوێنەوە بۆ سیاسەتی ترامپەکەن، ترامپ لە شەو ڕۆژێکە ڕێی ئەگۆڕێ و قەراری ئەگۆڕێ قەناعەتی گڕێ. بۆیە ئەگەر بەیانی ئەم شەو بڕیار بداوە شەڕمان ڕاگرت بەلاتەوە سیر نەبێ. بۆیە ئەگەر مەسەن ئیدارەکانی پێشتری ئەمریکا بواە، ئینسان زیاتر ئەیتوانی تحلیل لەسەرەوە بکا بڵێ ئەتوانێت شەڕ بەردەوامە بێ یا بەردەوام نابێ. بەڵام هیچ گرەوێک لەسەر بیرکردنەوەی ترامپ ناکرێت لە ڕاستیە شەڕ بەردەوامەکە بەر. بەڵام خواستی ئیسرائیل جیاوازە، دوو خواستی جیاواز. ئیسرائیل خواستەکەی ئەوەیە ڕووقانی ئێرانە وەکو سیستەم وەکو سیاست لە ناوی بەرێ. بەڵام ئەگەر ئیسرائیلیش ئەگەر ئەمریکا پشگیری نەکە ناتوانێت بەردەوامبی بەو شەڕ بدا. و چونکە ئێستاوە لە ماوەی دە ڕۆژایە شەڕ بەردەوامە، شەڕی ئاسمانی، شەڕی گەشتە ئەوەی کە شەڕی هێشووی ساروخی هێشووی بۆ ئیسرائیل بڕوە، کە ئەمە چۆنەڵی لە دوای هەشتمین ڕۆژ و نوێم ڕۆژەوە کە ساروخی هێشووی بەکارهێناوە و ئێران شتی تریشی هەیە هێشتان وەکو ئەگەر بەردەوام بێ چەکی تریشی هەیە وەکو مفاجعە بەکارهێنێ تا ئێستا بەکاری نەهێناوە. بۆیە ئەم فترەیەش ئەم چەند ڕۆژی داهاتوو چاوەڕێکەین و پێم وایە ئەگەر ئیستیمراریەتی لە هەفتەی داهاتوو ئەگەر مشتەبا نەبێتە ئامانج، ئەگەر بوو بە ئامانجەوە گۆڕانێکی ترە نەوعێکی ترە ئینسان خوێنەوەی لەسەرەکە، ئەگەر نەکرا ئامانج و شەڕ ڕاوەستا یعنی ڕازیە و قایلە بە مشتەبا و بۆیە ئەچنەوە جارێکی تر ناو گفتوگۆ. بەڵێ بەڕێز سدیق ئەحمەد چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمان بووی، سوپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت. هەڵبەتە مشتەبا خامەنەیی لە دوێنێەوە وەکو ئاژانسی BBC فارسیش داینابوو ئەڵێ لە شەوی ڕابردووە زۆرترین سێرچ لە گوگڵ کە کرابێ لەسەر ئەم بەڕێزە کراوە. ئەمە مشتەبا خامەنەیە، ئاڵاکە لە باوکی وەرەگرێت. مشتەبا خامەنەی چیە؟ بابێت مشتەبا خامەنەی لە 8 ئەیلولی ساڵی 1969 لە مەشهەد لەدایک بووە. دووەم کوڕی عەلی خامەنەی ڕابەری باڵای پێشووی ئێرانە. تەمەنی 9 ساڵ بووە کاتێک باوکی وەک کەسایەتێکی دیار لە شۆڕشی ئێران دەرکەوت.
لە ژینگەیەکی ئاینی و سیاسیدا گەورە بووە. زمانەکانی فارسی و عەرەبی و ئازەری دەزانێت. خوێندنی سەرەتایی لە سەردەشت و مەهاباد بووە و خوێندنی ناوەندی لە تەهران تەواو کردووە. واتە وەکو ئەوەی کە لە واڵەکەدا هەیە کە خوێندنی سەرەتایی لە سەردەشت و مەهاباد خوێندووە. لەژێر سەرپەرشتی باوکیدا زانستە ئاینەکانی خوێندووە. لە ساڵی 1970 چۆتە ناو سوپای پاسدارانی ئێران و بەشداری لە جەنگی ئێران و عێراقدا کردو، بەڵام بە ماوەیەکی کەم، بە ماوەیەکی کورتتر وەکو ڕەمزیەتێک بەشداری لەو جەنگەدا کردووە. ساڵی 1999 بەردەوامی داوە بە خوێندنی ئاینی لە قوم و بۆتە پیاوێکی ئاینی. هەرەو کاتێک کە لە قوم خوێندوویەتی وانەی وتۆتەوە، بەڵام دواتر ئەوەی کە مەسەلەن وانەیەکی وتۆتەوە، بەڵام دواتر لەبەرەوەی ڕەخنە گیراوە لەوەی کە ئێستا ئەو ناتوانێت وانە بڵێتەوە لە قوم، بۆی ئەویش هەم ڕەتی کردوتەوە هەم دوورکەوتۆتەوە لەوانەوتنەوە. نازناوی حجەت الئیسلامی هەیە کە نازناوێکی ئاینی و لە پلەی ئایەتوڵا نزمترە. پێشتر هیچ پۆستێکی حکومی ڕسمی نەبووە. ساڵی 2008 بۆتە فەرماندەی هێزی چەکداری بەسیت. عمقێکی یان قوڵاییەکی زۆری لە ناو سوپای پاسداران هەیە. هەر ئەوانیش توانیان تەنانەت بە سەرکردەکان ئەوانەی کە کوژراون و ئەوانەی ماویشن بەسەلەن پێشتر ئەوانەیە کە هەبوون لە ژیاندا پاڵپشتیان لێ کردووە لە شەڕی 12 ڕۆژەدا و لە ئێستاشدا ئەوانەی ماون پاڵپشتیان لێ کردووە. باوکی سێ منداڵە هاوسەرەکەی و کچێکی لە بۆردومانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە ڕۆژی 28 شوبات کوژران. مجتەبا خامنەئی زاوای حەدادی عادلە، دکتۆر حەدادی عادل، ئەو لە یەکێک لە چاوپێکەوتنەکانی لەگەڵ BBC وەها دەجێڕێتەوە، دەڵێ ڕۆژێک زەنجی تەلەفۆنەکە لێیدا لە ماڵی ئێمە لێیداوە، هاوسەرەکەی بۆ جێڕاوەتەوە وتوێتی ئێمە ئەمانەوێ بین سەردانی ماڵەکەتان بکەین، ئێوە کچێکتان هەیە ئەمانەوێ خوازبێنی بکەین. ئەویش دەڵێ ئێمە کچەکەمان خوێندکاری پۆلی دێمی ئامادەی ئێراکە وەکو باشووری کوردستان، بەتە پۆلی چوارەمی ئەوێ، ئەمانەوێ خوێندنی پێتەواو بکەین. ئەڵێ بەڵام لە کۆتاییە ئەو تەلەفۆنە پێڵێ ئەڵێ من خێزانی ئایەتوڵا خامنەییم. ئەویش زۆر شپرزە بێ و جارێکی دیکە سەلام عەلەیکە کاتەوە و ئەڵێ باشە بۆ ئەوەی دۆخێک دروست نەبێ لە ڕووی دەرونیەوە پێمان باشە کە لە خوێندنگا ئەو کچە ببینن. دوای فترێک دکتۆر حەدادی عادل ئەڕواتە لای ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران، باوکی مجتەبا، پێڵێ کە من سەڵات و ئیستیخارەمان کردو، نوێژمان کردووە، دەرکەوتووە کە جارێ ئەو بابەتە زووە. دوای مدەتێک جارێکی دیکە بە دوای ئەنێرێتەوە ئەڵێ ڕەنگە ئێمە ببین بە خزم، بەڵام ئەبێ ڕاستێک هەیە بە کچەکەتی بڵیت من دوو ژوورم هەیە کە ئەتوانم ژیانی خێزانی تێدا بەڕێوە ببم، و ژوورێکیش لە دەرەوەی ئەوە لە ناو حەوشەکە لە دەرەوەیە کە هەندێک لە کۆبوونەوەی تیادا ئەنجام بدەم. ئەبێ ئەو کچەوە تێر نەگات کە ئەبێتە بووکی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران، واتە هاوسەری مجتەبا خامنەئی هەموو شتێک ئۆکەیە. نەخێر ئێمە لە ژیانێکی زۆر ساداژین. ئەوە بوو ئەبێتە پەیوەندیەکی ورد و سەمیمی و مجتەبا بێت بە زاوای دکتۆر حەدادی عادل. دوجار هاوسەرەکەشی لەگەڵ باوکی و مناڵێکی لەگەڵ باوکی لە بۆردومانەکەی ڕۆژی شەمەی ڕابردوودا لەدەست داوە. وەکو باسی لێوە دەکەن کە هەردوو لە هەوڵیانداوە و ئەویش پاڵپشتی بووە کە وەکو ئەوەی لەواڵەکە بوو کە ئێستا پلەیان نازناوی حجەت الئیسلامی هەیە، بەڵکو بگا بە ئایەتوڵڵا، چونکە دەمێکە خەونی ئەویان هەیە ببێت بەڕابەری کۆماری ئیسلامی ئێران. میوانێکی دیکەمە بێ بۆ شرۆڤەی زیاتر دیاراکرێی چاودێری سیاسی لە ئاکرێەوە لەگەڵمانە بێ. سەیدا دیار سڵاو لێ بێم کاتت باش کاکاڕوان کێشەی ئۆتەیە کە من سابت نابمە مشکلە نییە هەر نابێ بوەستیە. کاک دیار سڵاو لێ بێ گەرگوێ لە دەنجی من بێ
ئەمە خوێندنەوەی جەنابەت بزانم لە دوای ئەمڕۆ کە دێمین ڕۆژی جەنگەکەیە ینی چیت دەستکەوتووە لەوە شرۆڤەی تۆ چییە بۆ ئەو شەڕە پێتوا بوو پێتواش ئەو شەڕێشتا درێژا کێشێ و وەکو ئەو ترێکە سیما یان ناوەڕۆکی ڕۆژەڵاتی ناوەڕاستە گۆڕێ نەخشەی ناوەڕاست ڕۆژەڵاتی ناوەڕاستە گۆڕێ یان گۆڕا یان بەرەوچوو هەنگاوانێ سەرەتا سەڵاوەڕێزکە کە زانا زۆر سپاس سلااف لە تەو لە بینەرێت کورسات نیوز طبعا ڕاستە بە دامی ڕۆژە تقریبا ئەف شارە دەست پێکردە و ئەف شارە شەڕەکە شەڕێکێ نەیە احتیادیە شەڕێکێ زۆرێک مەزنە شەڕێکێ تقریبا ئەقلیمیە دیف کە پێشتریش ئیرانێ و سەرکردێت ئیرانی ئیشارە دوێنێدا بۆ ئەگەر بێت و ئەف شەڕە بێتەکردن ئەف شەڕە دەبیتە شەڕێکێ ئەقلیمی طبعا کاک زانە بووندە زیاتر بۆ بینەرە دیار ببێت طبعا ئەف شەڕە شەڕەکە هەر لایەنێکی حساباتت خۆیت هەین ئیران ئەمریکا حساباتت خۆیت هەین بووی شەڕەی و ئیسرائیلی حساباتت خۆیت هەن بووی شەڕەی ئەگەر ئەم سەیرکەین الوا حساباتانە طبعا ئیسرائیل هەموو هەماوێ ئەوە کە ئیران نەبیتە دەوڵەتەکە خوددان چەکی ئەتومی و ئەبە زۆر بووێ گرنگە چونکە تهدیدە وجودیە بووێ یعنی ئەگەر بێت و ئەف ئیران بگەیتە وی ئاستەی و ئەف سیلاح بێتە دروستکردن ئیسرائیل بێژیت ئەبە بوو نەمانە منە هەر تەواوەتی ئەبە لایەکی دیکەرە طبعا ئەو هەموو هەوڵێت خودێدات کو ئیرانی زەعیف کرد چونکە پێشتر خورزانی ئیران نەکتنێ بڕیاردەر بوو تاران بەلکم بڕیاردەر بوو البيروت برياردر بول دمشق برياردر بول بغداد وبرياردر بول العدن يمني يعني مستقبلا نيش دير نبا بكنترولا بحرين يشكر شو كبحرين وكبر خب كان يحفتوا بينجر صدى يعني خلكي شيعية راس أبرد صلاتك السنية يعني أبا همو حسابات بنسبة إسرائيلية بنسبة أمريكا دي سانوي حسابات خويتن هم نبت إيران ببيت خداني بيتشكي أتومي أبيك ودو كبوي زور جرنجا خليج العربي يانكو فارس دارين خليج الفارسي أب كان دوا بو أمريكا زور جرنجا وأجر أم بزفرينا برانسيب سياسة أمريكا يكروا برانسيبانا كمبدأ كارترا أو مبدأ تأكيد سرندت كات هل صالة 1908 تاكو أفرو نابت بهيج شيوكي كنداوي عربيان أو كنداوي عربي ببيتا مترسيك بو سر أمنا آبوريا أمريكا البرفين دي بو أمريكا زور جرنجا جارك ديكا أبي كنداوي بيتا بارسن چونك بشه هر زوره هذا أو يا آبوري يعني هذا اقتصادي يعني هذا وزة بو الفيدا برتشيت البرفين دي أستوقعت كم أبشارة يعني وبزوب تواوينات هرچنده اگر ام برای خوب کین ایران لروی قالك مجاله تقريبا يعني هاتي باكستان يعني هاتا تواتي نافر مثلا جنبري خوب كاين لان الدريايي با جنبري كاين لان اسماني با واشان روجانا دا ايران زور ضرر بكفتي وزور يعني هاتي باشي خطن الراس مثلا ابا بدريجبونا بشري رنجا يعني مترسيت مصطل دروز ببن خدناك يعني تصورناك ببيت شر جيانيه سه بس ديريش نقرأ يعني چونك اگر بيتو اف دولتانش بجدار بن چونك اف شرب يعني شركة زورة مهمة بالنسبة امريكا هم لاني ابوري هم لاني امني اگر ام برخ كان لاني ابوري بتني جريداي افشار جريداي امريكانيه بلكم منافسه كتنديا هنا بين امريكا وما بين الصين البرفين دي تاكا والزب هيزب قوات كتشيل بوصيني افريقيا الكنداوي عربي تشيتن البرفين دي امريكا زور جرنجا قدس بسر تواوتي في وزيدا جريتن يا كويزا ابي وزا كل بدبري هي بشك دي زراره كي مظن بمجال ده الصيني جبيتن ودي روسيا جبيتن البرفين دي ابشر شركه يعني بو نسبه امريكا شركه مصيريه هالشنده تشاورينا كد يعني حتى بيجا نظام دقيقة كده كان بردوام بيت بدس نشان كرنا في ده صلاة النية إيران تبرع خوكة أمريكا وإسرائيل كده آية أبدا صلاة تكون نياتي البجارتن يعني أبمر مرشدي كنياتي البجارتن ده تأثيره سر آين ده وبيام ويد تشبيتن بريك أجزانا. بله كاك ديار بلام للروي أبوريوا ولا الروي
مەسەلەن ئەو تێتوانیت جەنگەوە پێت وایە ئەمریکاش بتوانێت کە بەردەوام بێت لەو جەنگە یعنی خۆتەزانی بە چوار دەنگ ڕێگەی پێدراوە کە بەشداری یان بەردەوام بێت لەو جەنگە لە ناو کۆنگرێسی ئەمریکادا ئەمریکا دەتوانێت ئەو بارە قورسە هەڵبگرێت تا کۆتایی طبعا اگر ام بره خوب کنه او شرط پیشتریش که زانه او شرط پیشتر که هاتی نکره بو نسبت اسرائیل تجارت قال هند دانية شرط دريش خايم بيتنا هم قابه المبدأ ودا شركة كرد وبخت وزورترين يعني دسكفت بدس خوفا بيخين طبعا بو امريكاش افريكا شركة اقتصادية شركة لانه يعني اب شركة تكرن نسبته يعني ابوريه امريكا يعني باريك ايجار زبل تكرن ومصاريف ايجار زوتين كرن في شريدا طبعا بويش رنج هندا يعني مصلحته اذا نبيت افشار هندا دريج ببيت چونك بيتن يعني ببيت شركه جورتر بس اگر ام بره خوب كينش لا كي كبكاك زانا قالك بوچون سياسي بو هند چن كافرو يعني حاليا يعني افسردما سردما برفند چيتن كايدي هدي سيستم جهاني بيتا غوري اگر ام بره خوب كينه هل پشتي شر جهاني دوه پنج دولت که بونا او دولت سرکفتی که وی سردمی دا اتحاد سوویتی بو و صین و امریکا و فرانسا و بریطانیا وی سردمی او پنج دولت بونا خدانت وی سرکفتنه يعني دنیا بو ملکی با پنج دولتانا البر وینده افریقا اگرم بره خوب کینه يعني بوچون بو هنده تینا کرن که سیستم سیاسی سیستم يعني حكمرانية الدنيا جارك دي بيدا تشونوا بيتكرن هرچند اب بيدا تشونوا ما بس لأونية كراس توخو اب دولتانا بكبنا برانبريك مثلا اب دولة زلهز وروسيا وصين وامريكا وبريطانيا فرنسا تشوكا همو خداني خو تشكي اتومية جار زورن اگر بيتو افشارة شي ببيت رنگت ساعتها دا الدنيا همو بيران ببيتن البرف اندي رنگ افشارة تطبا يعني هيدي اگر بكيشيت رنگه يعني تشريسكا شركة مصدر وجورة بيتا كرن المنطقة دا البرفين ده تصورت كم يعني محاولة كان أقدريش بيت قالك دريش نبيت وزيك وتايب بينن جات شطريكا دبلوماسي بيتن چونك افريكا مطالبات امريكا واضحا راس افريكا بيجيتن دبيتن سيستم يعني حكمراني الايراني بيتا غورين رنگا بيشتر اف داخازه نبيتن انه كفيغا بداخازه او كايران تسليم ببيتن وسيستم سياسي حكمراني الايراني بغوريتن هرچند كاغزانا اگرم برای خوب كاين شرط يعني عقائدي شرط في بواريد بصناعي كوتاي نه كرن چونك ايران بيغا بشركه عقائدي كات ايران بيغا بشرط كات بو مانوا مذهب الشيعه برفين دي اگر برای خوب كاين زياتر خلق التشيع وخلق الشيعه متعاطفات قلبين دي دا ابشر شرب كوتاي نه اگر برای خوب كاين يعني حماس شركه زور جورا تكرن يعني غزه بتواتيها كنترول كرن بس حتى بيغا بهشت مساله تسليم بون أبا يعني نهاتيات أرادا أبشرت عقائدي شرط درجي بدن بس أفريقيا رنجا نت مصلحته إيران دا بيتكشر كبر دوام بيتجلق ورنجا مصلحته إيران عندك شو ديزاين كان رنجا مصلحته بدو ديزاين يعني كلا رجال داتو دابو بو هبو لك خوي بيسن توجوبه عندك سيناريو أنا كاك زانا إكل سيناريو أنا أو كهلكة دي كسيستمك ني الإيراني بيت دا صلاة دا يعني دا صلاة كي ني بيتن بس أبدا صلاة نوكو دا صلاة بيشتر دا صلاة كي تنطراو دا صلاة بيت كما ترسيبين بوسر إسرائيل ما ترسيبين بوسر أمريكا ما ترسيبين بوسر كنداوي ما ترسيبين بوسر يعني حلفاء ويانا بيمانة أمريكا وما ترسيبين بوسر الدنيا بشبكة جشتي أبا إيك الوا سيناريو آية أبدا ممكن بيتن كدا صلاة كي دي كبيتن أبدا صلاة نزيق ببيتن الرجعة ونزيق ببيتن المجتمع الدولي عام كنبيتا مترسي أبا إيكل سيناريو هرچند ك ديك دس نشان كنا الرابرة كني كرابرني بش مشتبه خامنئية هرچند أمريكا يعني مرتاح نية بأبدا صلاة نيكا تيدا بس سر هنده تشاورينا آية أبدا صلاة دشيت فعلا جاري كدي كبام كدي كابيد شو كان بري خوب كيني أوسر كدي تنطراو
کە ڕەنگە سەدان کەس بن هەموو ناو چوون ئەبێت ڕێزە تونترە و ڕوزە ئێکێ ئەبروکە فرسەتەکە دیکە ئایا بوو ئەمریکا خۆ ئەلوی جەنگەی خلاصکردن دەسەڵاتێکی نی بێت ئەم دەسەڵاتە پێدا چوونەوە حساباتت خۆێت ئەقلیمی و دەولی سەرمشتەوە ینی عام بێتەکردن ئەبە ئێکلوە سیناریوە سیناریە دیکە ئەبەیە ئەگەر بێت و ئەف دەسەڵاتە بەردەوام ببیتن سەر بێ تونتڕەویاخۆ ڕەنگە خوندنەکە دیبوو بێتەکردن کە سیستەمی سیاسی یا نظامی سیاسی ئیرانە بێتە گۆڕین و ئەبەش عملیەکە زۆر ئاسان نابیت چونکە زانە خۆزانی ئیران وڵاتێکی زۆرێ دەوڵەمەندە ڕووی جوگرافیا جوسیاسی بە ڕووی ینی خەڵک بە ینی زیاتر 90 ملیۆن کەسایەت تێدای عادەتەن ئەب دەولەتی توێت مەزان یعنی سیستەمی سیاسی انقلابات و ئەبنایەنە کەفتن ئللا ئەگەر بێت و شۆڕەشەکە سەرتەسەری خەڵک بەشدار نەبیت تێدا ئەبەش ڕەنگە بۆ ئەڤروکە عملیەکە قورس بیتون یا زەحمەت بیت چونکە ئەمزانین ئیران وڵاتەکە لە هەنێ ئەمری زۆریە توندە سەر خاستە ناوخۆدا ڕەنگە هزاراتە دەیان هزار کەس هەبن کە ئەڤروکای خست بنە ناو باژارێت خوددا بۆندەیە کووەنەکەن هیچ شۆڕشێک و هیچ ینی سەر هەردانێک بێتەکردن ئەبەش سیناریۆ یا دوێیە تەسەوت کە ملڤ هەردوو سیناریۆە تا ئەگەر بێت و ئیران خۆڕزگارکەتن بەرەف سیناریۆە یەکێ بچێتن کە خوب بگونجینیتن ئەدگەل سیستەمی جیهانی ئەڤروکەدا ئەگەر نە ئەو خیاری سێ کە بێتن ئیران ینی سیناریۆ سێ ئیران دابەش ببیتن ئەگەر بێت و سیستەمی سیاسی قوت بێتە گۆڕین احتیمالای ئیران دابەش ببیتن و ناف ئیرانشدا کەم بەرە خوب بکەنێ جودا جودابوونێت نەتەوەیەتەن جودابوونێت نەتەوەیەت ئاینیەتەن ڕەنگە ئەڤەنە چه کوردن چه بلوزن چه ئاذەرن چه عەرەبن یعنی ئەvە هەموو ڕەنگە سەر هەر بدەت و ئیران تیشی شەڕێکی خوینایی ببیتن و ئیران دابەش ببیت ئەف سیناریۆش یا محتەمەلاتن هەر سێ سیناریۆ محتەمەلن بەس ئەس ڕائیا خود بێژم ڕەنگە ئەگەر بێت و ئیران خۆ ئینقاز کات بەرەف سیناریۆیەکێ بچیتنەوە بەرەف سیناریۆیەکی گۆڕینە سیستەمێکی میان ڕاو ببیتن یان حکومڕانێکی میان ڕاو ببیتن و ئیرانی ئینقاز کات و منتەقەش بێتە ئینقازکردن ئەم باشە کاک دیار ئێستا لێرە بە دووە مەسەلەن یالانی کەم لە دوو ڕۆژی ڕابردوودا هەست بەوە کردووە کە تەڵەباتەکانیان داواکاریەکانی ئەمریکا لەگەڵ ئیسرائیل یان تێڕوانی ئەمریکا لەگەڵ ئیسرائیل خەتێکی بەناوەڕاستدا هاتووە جیاوازیەکەیە لە تێگەیشتنیان بەرامبەر بە کۆتایی هێنان بە جەنگەکە یان بەردەوامدان بە جەنگەکە طبعا جیاوازی هەبوو نابینەوەدا بەس نقطە مشترک نابینە هەردووکەدا ئەو مەترسیە چەکی ئەتۆمیایە بڕاستی بڵێ یعنی ئەمریکا و ئیسرائیل هەردوو ئەف خاڵە مشترەکای ڕەنگە ئەڤروکە یعنی ئەگەم بەرێ خوب بکەینێ بوچوونێت لێدانە ئەمریکا دگەلی ئیسرائیل جیاوازتر بیت ڕەنگە ئیران ئیسرائیل پتر مەبەست لێ ئەو ببیتن کە ئەڤروکە ئیسرائیل بە هەموو ڕووەکی بە ئافۆ ئیرانی ناو ببەتن چ ڕوویە بنیە تەحتی بیت چ بووە عسکەری بیت چێ هەموو مەجاالاتانە بیت چونکە ئەڤروکە ئیسرائیل فرسەت زانیتن و ئەف شێڕەش پتر مەطلبێ ئیسرائیلێ بووە و پتر داخوازە ئیسرائیلێ بووە هەرچەندە ئیرانیش مەسلحەتا تێدایە چونکە مگوێتە بیاوێ ئابووریدا بیاوێ ئەمنیدا گەلێک بۆ مەجاالاتەدا مصلحة أمريكا أبشرة بس تصور كم يعني بشتي دست نشان كدنا يا أفرا بريني اللي رانا أنجمنك اللي نوات كسية كرابري إيراني دست نشان كان يعني تصور كم أفريقيا نوع الترقب كابتن بريخوب كان شو أمريكا بالذات تشاوريا كبركة ده صلاتي ني أف جورة ده صلاة دي شبيتو هرشان ده أجرم بريخوب كان خلفية فيرا برای که مرشد یابنیه یا مشتبه خبینی یعنی پیشتر سابقه کنه یعنی باشه بوا تنتر بوا الباب خول البیاو عسکری بیاو امنی دا زور نزیکه البا مجالاتانه یعنی تصورت کم وەکو تەرەقوبەك هەبیتن ئەگەر بێت و سیاسەتا ئیرانێ بەردەوامی سەر بێ سیاسەتا پێشتر بێشک دەشارە بەردەوام بیتن و سیناریوێ دوێ سێدێ بەرچاوتر و دیارتر بن. سەیدا دیار بۆ عێراق سیناریۆکان چین یان تێگەیشتنەکان چین بەرام لە دوای ئەو جەنگە خۆتە زانی من لە میوانی پێشتریژە و پرسیارم کردیانی هەموو جارێک کە حکوومەت پێکێنانی حکوومەت هاتۆتە پێشەوتیانە کاریگەری ئەمریکا و ئێرانی لەسەرە
لەبەرەوەی ئەمریکاوی سوێتی پاڵ بە ئێرانەوە ئێرانیش سوێتی پاڵ بە ئەمریکاوە بنێ لەو نێوانە عراقیەکان کەوتونەتە بۆشاییەوە لەمە دووە مەسەلەن عراق ئەتوانێت چی بکات لەو جەنگا عراق توانی مەسەلەن تا ڕادێک لایەنداری نێنوێنێ وەکو مؤسسە باسەکەم طبعا کاک زان بەڵێ کاک زانە پشتی 2003 پشتی ڕزگارکردنە عراقی لانێ ئەمریکا بە طبعا مستفید يعني يتأكد دولايان بون هم إيران مستفيد بو هم لانه أمريكا مستفيد بو طبعا هل سردمي دا بغداد بيجي من الملانيد ما بين إيران وما بين أمريكا دا رنجة هردوكا نبيت متواوتي شرط ناف عراق دا بقوات ببيتشوكا هردوكا مصالح العراق دا هين البرفة هندي من الملانية يعني هبو هتاكو فيغافيشيا بردوامها طبعا هيت شكل دانينا بيشتريش حكومة هاتينا دانان دبيا هردو لا متفق بينه يعني هردو لا حسب حجم اخو هند جارة ايران مسيطر تربوها هند جارة امريكا مسيطر تربوها البرفة هندي اب من الملانية ما بو هتاكو ابرشيا بردوامها بس رنجة بشتي ابي شراي رنجة تربالي امريكا زالتر ببيتن يعني اگر ام بلاخو بكنيش بونو مونا يعني دست نشان كدنا بريز مالك لانه چوارچوبه هم هنگيبا كببي تسرق وزير يعني داهاتي عراقي بيك كومنتي بيك تغريده اوكو سروكي امريكا بلا بكري يكسر اعاده نظر يعني حسابات خدها تكرن چلانه چوارچوبه هم هنگي ناردم هرهما بس بشي هر زوري حتى يت مذهب شيعه بيدا چونوك لا تكرن لانه كردي شروطف لانه سني شروطف يعني اب من الملانيات عراق ده من الملانيه كزغبوا هل 2003 بشتي يعني رزقار كرنا عراقي حتى افرو واجرم بزبرينا ميجوش كاك زان براسي هل 2005 تحديدا حتى 2016 ك سروق مام جلال ابي دمي اتناف سياسه دابو زور جار محاولات كعراق نبي تجيم الملانيه كا تون هم جاري هولت دا توافق بين امريكا ونا بين ايران ذات عراق دا بس بشتي وفاه سروق مام جلالي وحتى يعني افرو اجرم بلا خب كنا روش الدوار روجه وضع عراقي خراب ترتشي بدوا من بلانيتنا بين امريكا وايران تون ترتبيتن بس نوكا تصورت كم بالي امريكا دي زالتر بيسر بالي ايران عراق دا چونكا ديار بوش الفي تغريده بديمايا سروك ترامب درباري مالكي يعني نوكا بيغافي تني نكحت عراق دا افرو امريكا بيت بيجي هردا صلاتك كتيتن فيغا بحكم الايران والجريتن يعني هرا بركتي دبيت الراي موبوتنا ما السرهبيت يعني هذا دليل عندي كو افرو لاني امريكا زالطرا نكرتنت عراق دا بركم يا افرو تمدد بو شويه ايران اجلا باش دبلوماسيتي هرمي كردستان چوني بو لو جنگو تايسا چون الله سنجيني بريس كاك ديار يعني تو اندراوا كا هاوسنگانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکە هەرێمی کوردستان لەو ئاگرە بپارێزێ طبعا كاك بابا لقام برخ كان يعني براستي هالشند موكو كورت بيخوش بو يعني علاقات مو امريكا علاقات باش بن وعلاقات مش قلبا دولتان باش بن يعني موكو كورت ما تشجع داخل نكريكو سيستم حكمراني تركيا بروخيت يعني سيستم حكمراني الايراني بروخيت يعني سوريا بروخيت يعني بغداد بروخيت هم قبل مطلب ما كرده ابو مداخذ حقوق خويت كري مداخذ ما في خويت كري مداخذ نكري كابنا بينن يعني ابدو تشد لك جدانا هم وقت كي دبيتن افهر شار دولتانا بهما كرده تبقان كامنا دجمنت وين مجرد مداخذ ما في خود كان مداخذ حق خويا حق يعني شرعي كان برفين دي زور جرمه بيخوش بوا يعني علاقات المدقل امريكا كوراتك الزليزو افريكا ما بيت ما نبيتن تقريبا مسيطره سر همو الدنيا ده ما فيها علاقات ما تخوش بن بس جي داخل يعني هالجاره كمان يعني علاقات تخو خوش كربن ونيتها ما باش بوا ما ديت بالمقابل يعني امريكا جيش كيبوات قلما مثلا بونو منا بيشي يعني شهر بينش اسبوعتين بارن اجن بركن موقفه السوريا هالشنده بموقف خراب نبو بس ما تمنى طموحك يقرأكي باش تذكر البرفين دي ما وكو كورد
چجا مصدر يعني تهديد نينا سرفا دولتانا ما نبيتني شاف دولتانا بروخن جيرانت منا ما او ريزو احترامات بوين او داخازيت مشروعا واقام برخوب كان بياما كاك بافلي بياما كزور واضح بو كام نابينا بشك في شريده حتى بياما كاك مسعوديش حديثان بياما بارتي ديمقراطي كردستان وكتين شمالي كردستان وهف كدو هزت سراكينا ما هول دايا كام نبينا بشكل في معادله دا نبينا بشكل في من الملان دا چونك رنجا مصالحه يعني داخوازيت امريكا وداخوازيت اسرائيل قال داخوازيت مجاواز بن ما داخوازا متني اوك وام ابروكا كرد الهاتشار بارتشيت كردستان بقنا ما فتخويت طبيعي يعني حقي ما زمان خوب كلتوري خوب ولاتي خو ما بيتن يعني خاقة خو ما بيتن علمي خو ما بيتن بس جي داخل كولاتي ما تدا بشكرن نوكش امتني دا خاص كان كأم من ضمن فاتشار دولتانا دا ما فتخو ما طبيعي ما بن ما فتخو دياني ما فتخو ثقافي وسياسي وازادي همو بمجالاتنا دا ما بن البرفين دي حتى فيغا في موقفه هرما كردستان وتحديدا يكتين شمالي كردستان وبارتي ديمقراطي كردستان هردو كدو هزي سراكينه موقفك يعني باش بوا وداخل يعني همو قاف سرندي بوا كأفرو أو هي الشتينة كرنيش بسر خاكا هرما كردستان أبها يعني تجاوزة كسر سر آخامة تجاوزة كسر ما فتمة دستوري هيفي دارين يعني أما كورد ما شو حتى نو كبردوان بوينا كأم بشكلينا بين الملانة دا وأبدر سيد منا مريض هاي بوا وام تمنات كنيش بو أين دام بيك ببجيم باشتيانا همان دمي دام دا خزمة أو بوا لعنت تنتراو لعنت چەکدارت ناف عێراقیدا کە وەرێ نەکەن هەرێما کوردستانی ببیتە بەشەکرد بێ ململانێدا یعنی ئەvە تەمەنامەیە کە ئەم سەرێ بەردەوام بین هەم لایەنێ دی ڕێزلێ بڕیارەمە بگرن و هەم ئەو لایەنێت کە بێگا بێت شەڕیشدا مووقفێمە بەرچاو بگرن ئەم نە دژی ئیرانێنە نە دژی ئیسرائیلینە نە دژی ئەمریکاینە مەدوێتن لێرەدا ئەم ئاشتیانە پێک بە بژین و ئەvە بەشێکی هەرە گرنگی سیاسەتە سەرۆک مامجەلالیش بووە کاتی خود عراقیدا کە ئەم نەبینە بەشەکل بێ ململانێدا و مەسلحەتەمە ئەدگەلوانەدا کە ئەم هەموو ئاشتیانە بژین زۆر جارەوترێ سەیدا دیاریانی تۆ بێ لە ناو جەنگدا سوود لە دەرفەتەکان وەربگری ئەم بابەتیش دەرفەتێکی تێدا بوو بۆ کورد جگەلەوەی ئەوە دەرفەت بوو کە تۆ کیانەکەی خۆت ستاتیۆکەی خۆت و ئارامی خەڵکەکەی خۆت بپارێزی لەو دەرفەتە زیاتر چی زۆر ڕاستە کاک زانی چەند کاک زانە قساجیانە بێتە زۆر ڕاستە یعنی فعلا دەبێتن هەندێک جارە ئەم دەرفەتانە استغلال بکەین بەس ما وەکو کورد تەجروبەیەت هەین یعنی کورد وەکو کوردمە تەجروبەیەت هەیە بۆ نمونە کاک زانە گەمبەرە خوب کەنی عێراقێ الساڵ 1990 وەختی ئەمریکا هاتی و هەموو محاولەتی خۆکردین کە ڕژێمە عێراقی بگۆڕیت ناوە ڕاستێدا پەشیمان بووە یعنی ئەگەر بێت هەندێک دەوڵەتێت زلهێت ناتبانە سەر خەت نوتوەیەکێ لەوانەیە دیسان جارەکە دی تەجروبە کوردی هەفتاواتی نابچووە یعنی مەبەس ئەوەیە ئەم یعنی طموحامەیە حەزامەیە يعني خونا ما كم جينا ما في تخويت يتنتوي مش وكوبا ولاطنا ما بينا خدانا خو دولة أخو بس كيشكا واقع بونك صبي آية كيد بيجيتن أمريكا وكودي كان قوتي من مصلحتها متقل يان تعاملها من يا علاقتها متقل كردال الروج آوات نبونه إلى داعش بو أبرو وقت بديلة كدي بمدات كوي تدري وتمن بيوستيب كردانية أكيد بيجي سوا علاقات أمريكا وإيران ناقنا آسكيكا يعني سيستمك سياسي يني بتت حكم الإيراني بكتوا بيشت إيراني أو كرد بتت كان أزد بتكمو فهموا ما ترسينا البرفندير ما تجاربتن بيشتر لوا كرد أفريقيا زور بحذر تعاملت كان وزور بحذر يرفتارت كان شو كيد بينن أجر بيتو التجربة هرما كردستان ما هي ما بيجا تجربة كديكا هي يا نيم شاب وقواري ما كردستان الروج أم وهردو كان بيخينة مترسية دا رأي من
البر بيساوى بقيت بيشتر بر او تجربه ما بيشتر هاي افروكا كرت حذر كريه تعاملات كات وكو من بيشتريش قلتي كاك زانا ما دجمناتي تقلبا نتوانا نيه بالدور بلا ما دجمناتي تقلبا ولاتانا دا نيه بتني ام داخذها ما في خود كاين ام داخذها حقوقي خود كاين ام داخذها قد كاويش الناو بشن الراس دبيت ام دريفا استقلال كاين بس اب دريفا شو كبيشتر ما او تجارب بيتين البرفندي افروكا او سياسه كرت كات وقياده كردي كات برأيها من حكيمانة ترى كأوا بتشينت قمارة كده بتشينت مجازفة كده خد زين كمستقبلي ده أنجام تويتشرين. بله سيدة جان سپاس دەکەم بەڕێز سەیدا دیاراکرێی چاودێری سیاسی سپاس دەکەم بۆ شرۆڤەکانت هەڵبەتە گرنگە کە ئەوەی بۆ هەرێمی کوردستان زۆر جار ڕاستە کە باس لەوە کرێ کە دەبێت لە ناو جەنگ و ماڵوێرانەکاندا بەڵام ئێمە لە جوگرافیایەکین و ئەگەر سەیری مێژوشکەین زۆر زوڵم لە پێشاتەکان کراوە ڕاستە هەندێک جار لە گۆڕانکاریەکان و سەرپێچە مێژوویەکان توانراوە کورد هەندێک لە دەستکەوتەکانی بەدەست بێنێت بەڵام ڕەنگە بۆ ئەمجارە لە نێوان دووزل هێزدا بابەتەکە هەروە ئاوا ئاسان و سادە نەبێت پرسی ڕۆژ بەردەوامە بێ بەڵام ئەمەوێ بات لە بابەتێک بکەم کە پرسی لیستی موچەی مانجی شوباتە ئەگەرچی لە سەرەتای جەنگەکەەوە بڵاو کرایەوە هەندێک لە ترس و مەترسیەوە هەبوو کە قات و قڕێکی زۆر دروستە بێ موچە نامێنێ سوپاس بۆ خوای گەورە ئەبڕۆ دێم ڕۆژی جەنگەکەی و ئاماژەکان بەرەوە نیشاڵات جەنگەکەش کۆتایی پێبێ بەڵام موچە شێ و بۆ فەرمانبەرانی و موچەخۆرانی هەرێمی کوردستان و شتەکانیش بۆ شێوەیە گران نەبوونەوە لیستی موچەیە بە سێ ڕۆژدا بەشەکەن ئەوەی کار ڕۆژی چوارێ مافی مرۆڤ دەستەی دەستپاچی دەستەی و بەرێنان دەستەی ژینگە دەستگای مین ناوچەکانی دەرەوەی هەرێم کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن دیوانی چاودێری دارایی خاوەن پێداوی تایبەت ئاوادانکردن و شتەجێکردن دارایی و ئابووری ناوخۆ داد ئەمانە لە سێشەمەوەرێک نەنجومەنی دادوەری پلاندانان سامانە سروشتەکان گواستنەوە گەیاندن کشتتوکاڵ تا کارەبا ئەمە سبەینێ زیندانی خانەنشینی شارستانی و پێشمەرگەیە سێشەممە زیندانی سیاسی کە سوکاری شەهید کاروباری شەهیدوان فال پەروەەردە تەندروستی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی ئەمە ڕۆژی سێشەمە موچەوەرەگرن وەکو ئەبینن لەسەر شاشە ڕۆژی چوارشەمەش ئەم دەستە و وەزارەتانە موچە وەرەگرن کە بەشێکی زۆریان لە ڕێگەی ئەیتیەمەکانەوە بێ ئەمە کە ئیبینن لەسەر شاشە ڕۆژی چوارشەممە ئەم دەستە و وەزارەتانە موچە وەرەگرن و ڕۆژی پێنجشەممەش ژمارەیەکی تر لە لیواکانی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە و ئەوانە موچە وەرەگرن بە هیوایەوە نیت قەیرانێک ڕوبەڕووی هەرێمی کوردستان نەبێتەوە وڵاتیانی هەرێمی کوردستانیش لە ڕووی دارایی و ئابوووریەوە ژیانیان جێگیر بێت لە بەروی ساڵانێکی زۆرە ناسەقامگیری لە مەسەلەی دارایی و ئابووری هەرێمی کوردستانە دکتۆر ڕۆشمان عەلی شارەزا لە مێژووی ناوچەکە لە شاری کۆیەوە لەگەڵمانە بێ دووبارە دەسەکەینەوە بە ڕووماڵکردنی بابەتی پرسی ئێران ینی خۆموچە ژار پەیوەندی بە پرسی ئێرانەوە هەیە کە یانوت نایەت هەڕەتی بۆ شەڕەوە هەبوو باش دکتۆر سڵاو لێ سوپاس دەکەین کە بەشداری لە پرسی ڕۆژدا من ینی لە هەمیشە ئەمەوێت ئەوە بڵێم تێڕوانینەکان دەربارەی جەنگەکە هەندێک جار وەکیەکن هەندێک جار جیاوازن تێڕوانینی بەڕێستان لەبارەی ئەو جەنگە پێت وایە ئێستا ئێمە گەیشتوونەتە کوێ لە چ وێزگەیەکین لە چ وێزگەیەکی جەنگەکەین بەڵێ دووبارە سڵاوتان لێبی سڵاو لە بیسەران و بینەرانی کورساتی ئازیز زۆر سپاس بێگومان لە ناو نوێمین ڕۆژی جەنگی ئیسرائیل ئەمریکا ئێران ناوچەکە بە گەرموگوڕی و با وێزگەیەکی سەختدا تێپەڕی و ئەو سەختیەی کە ڕوبەڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بووەوە من وەکو خۆم هەر لە سەرەتاوە پێم وابوو کە ئەوە جەنگی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەک بە تەنها جەنگی نێوان ئێران لەگەڵ دوو وڵاتی وەکو ئیسرائیل و ئەمریکا چونکە هەرزوو وڵاتانی کەندا و وڵاتانی عەرەبی بەشێکی زۆریان هاتن ناو جێژاوی جەنگەکە و ئەو لێکەوتە و دەرهاوێشتانەی کە جەنگەکە بەسەر ناوچەکەیەوە هەیبوو پەلکێشی ناو ڕووداوەکان کران
بۆم پێم وایە وێزگەی ئەو جەنگە لە ئێستادا لە دوێنێەوە لە هەڵبژاردن و ڕاگەیاندنی سێمین ڕابەری کۆماری ئیسلامی ئێران مجتەبا خامنەیی لە دوای کوژرانی باوکیەوە جیهان بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی و وڵاتانی ئیقلیمیش چاوەڕێی هەڵوێستی نوێی ڕێبەری تازە دەکەن و ئەوەی کە دەبێتە فریاد ڕەسی ئێران و ڕزگارکردنی ئێران لەو قەیرانە جەنجە سەربازیە سەختەدا یاخود ئەوەی کە لەسەر سیاسەتی پێشووی باوکی و سیاسەتی ڕێبەرانی پێشووی کۆماری ئیسلامی لە سیاسەتی نێودەوڵەتی و ناوچەکە بەردەوام دەبی لە مەسلەی پیتاندنی یۆرانیۆم و ملنەدان بۆ ئاشتی و ڕێک نەکەوتن و یاخود تەسلیم نەبوون بە خواستەکانی ئەمریکا بە تایبەتتر بۆیە لەو وێزگەی دوێنێ شەوەوە ڕاستیەکەی تۆزێک ساردی بەدی دەکرێت لەوەی کە هێرشەکان گەرم و گوڕتر نین موشک بارانەکان گەرم و گوڕتر نین بەڵام هێشتانەکەی نێ زووە هیوا و ئەمەلمان بەوە هەبی کە پێت وایە دکتۆرۆشمەند پێت وایە هیچ ڕێکەوتنێکی ژێر بەژێر ئاگادارکردنەوەیکی ژێر بەژێر لەو بارەیەوە هەبوو بێ مەبەستم دیاریکردنی ڕابەرە بەڵێ ئەوە جارێ بە شاراوەیە چونکە سەرۆکی ئەمریکا سەرۆکی ناتەنیاهۆ هەردووچیان باشکرا نیان شاردەوە کە ڕابەری نوێ هەر کاتێک کە هەڵبژێردرێ و بڕیاری لێ بدرێ بە تایبەتی ترامپ دەڵێ دەبی ڕەزامەندی ئێمەی پێشوەختە لەسەر بووبی ئەگەر ڕەزامەندی ئێمەی لەسەر نەبووبی ئەوە چارەنووسی لە ڕابەری پێشوو باشتر نابی بۆیە من پێم وایە ئەگەر ئەو وێزگەی لە دوێنێشەوە ناوی لێ بنێن وێزگەیەکی نوێی جەنگەکە لە دیاریکردن و ئاشکراکردنی ڕابەری نوێ لە چاوەڕوانی جیهان بۆ ئەو قۆناغە نوێیە کە بە چه ئەگەرێکدا دەڕوە ئەگەر بەلایانی سلمیدا بڕوە و بەلایانی هێوربوونەوەی دۆخەکەدا بڕوە ئەوە بێگومانم لەوەی کە پێشوەختە و ژێر بەژێر ئۆکەی وەرگیراوە. دکتۆر مەسەلەن ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو دۆناڵد ترامپ لە دوانێکیدا هەر تقریبا 3 ڕۆژ 4 ڕۆژە باز لە مشتەبا ئەکرێ بەڵام وتیان هەفتەی داهاتوو ئەعلانیەکەین هەرواشیان کرد دوێنێ شەوی ئەعلانیان کرد مەسەلەن وتی ئەگەر تەنانەت کەسەکە کەسێکی دموکراتیش نەبێ و کەسێکی ئاینیش بێ من کێشەم نییە لەگەڵ دیاریکردنی ڕابەر پێت وایە مەسەلەن تەوزیعاتێک بکەن مەسەلەن سیستەمی سیاسی ئێران ئەوەی تێدا جێگا بێ لە داهاتوودا مەسەلەن مشتەبا سەر بە ناوەندی ئایەتوڵڵاکان بێ یان بە حوزەی ئاینی بێ و حکوومەت وەکوی زۆر جا لە عراقی هەندێک لەو دابشکاریانە هەیە حکوومەت لە چوارچێوەی خواستی ئەمریکادا بێکاڵ ئەمریکا مەسەلەن لە چوارچێوەی ئەوە بێ کە خەریکی ئێران بێ نەوەکو وەکۆی پرۆکسیەکان و گرنگجیدانیان پەرەدان بە بۆمبی ئەتۆمی مەسەلەی وزەی ناوەکی ئەو بابەتانە پێتوانێت دابشکاریی وا هەبێ مەسەلەن هەموو جارێ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەمریکا گرفتی لەگەڵ نەبووی بۆ شەیە بەڵام لەگەڵ سەرۆکی حکوومەتا کێشەی هەبووە. بڵێ بێگومان هەمان سیناریۆەکانیش لە ئێران واریدا و ئەو سیناریویانەی کە هەر سیستەمەکە و خودی سیستەمی ویلایە فەقیه لە کۆماری ئیسلامی لە 47 ساڵی ڕابردووە هەر لە ساڵی 1979 دوای سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران و چەسپاندنی سیستەمەکە بە چەندین قۆناغی لەو شێوەدا تێپەڕیە هەر لە سەرەتاوە قۆناغی شۆڕشی کللتوری ناوخۆیی دواتر دژایەتیکردنی ئەمریکا دواتر بەرزکردنەوەی دروشمی مەرگ بەر ئیسرائیل و دواتریش لە ساڵانی جەنجی عێراق ئێران هاوپەیمانەتی ژێربەژێری لەگەڵ ئیسرائیل بە درێژایی ماوەی جەنگەکە یعنی شتێک نییە لە سیاسەتی کۆماری ئیسلامیدا ئەگەر بڵێن ئەوە هێڵی سوورە و ئەو هێڵی سوورە تاوەکو سەر بەردەوام دەبی و ناتوانانی خۆیان بگونجێن بە پێچەوانەوە ئەم پێم وایە لە سیاسەتی ئاخوندەکانی کۆماری ئیسلامی یاخود بڵێن ئایەتوڵڵاکانی کۆماری ئیسلامی لە سیستەمی سیستەمی ویلایەتی فەقیه زۆر جاران لە لێواری مەرگ خۆیان جێڕایتەوە بە تۆزێک سازشکردن و بە تۆزێک نەرمی نواندن لەسەر ئەو بەرنامە و استراتیژیەتی کە لە چوارچێوەکەدا هەیان بووە هەمان ئەو دابشکاریەی کە بەڕێزشتان ئاماژەتان پێکرد لە تێڕوانینی ئەمریکاش بۆ ناوخۆی ئێران بێگومان ئێرانیش لە ناوخۆدا یەک دەست و یەک ڕنگ و یەک ئاراستە نیە و باڵە سیاسیەکان لە ناوخۆی ئێران و
ئاراستە جیاوازەکان لە ناوخۆی ئێران چ ئەوانەی هەر لە سەرەتاکانی سەردەمی شۆڕشەوە لە سەردەمی ئایەتوڵڵا خومینیەوە بەشێکیان بەر تەسفیەی ناوخۆی کەوتنەوە، دواتریش بەشێکیان لە چوارچێوەی بزوتنەوەی سەوز و دواتریش لە چوارچێوەی بزوتنەوەی چاکسازیەوە دەرکەوتنەوە، هەتاوەکو چەند ساڵەشەوە کە ئەو ئاراستە جیاوازانە هەمی بەدی دەکرێت و ئێستاکەش ئەوەی کە دەبیندرێ 100% ئۆکەیەکان نییە لەسەر ڕازی بوونیان بە ئایەتوڵڵا مشتەبا مەسەلەن بۆ ڕابەری سێم لە کۆماری ئیسلامی، بەڵام زۆرینەی ئەندامانی شارەزایان و ئەنجومەنی شارەزایان کە ئەو بڕیارەیاندایە ئەوەی کە خۆشیان لە ڕاگەیاندنەکانی ئێرانیشدا نەشاردەوە کە هەندێک لە ئەندامانی ئەنجومەنەکە 100% لەگەر ئەو بۆ چوونە نین. بۆیە زۆر واریدا ڕابەری نوێ وەکو باسم کردو ئاماژەشم پێکردە سەرەتاوە جارێ زووە بڕیاری کۆنکرێتی و شتێکی مطلقیش نییە بەڕاستی لە سیاسەتدا لەوەی کە بڵێن مستەحیلە گۆڕانی بەسەردا بێت. بۆیە چاوەڕێ دەکرێت لەوەی کە ڕابەری نوێ تەمەنێکی زۆر گەنجتری هەیە لە تاوتەمەنی باوکی کە وەکو سێمین ڕابەری باڵای کۆماری ئیسلامی کە دەست بەکار بووە و ئەوە لە ڕووی ئەعلامیەوە مەسلەی سیاسەتی سوێند خواردن و دیاریکردنی دوژمنان و لە دۆخی جەنگ هەر ڕابەری باڵا دەبی ئەو جۆرە قسانە بکە، بەڵام ئەوەی لە ژێر بەژێرەوە هەیە لەوانەیە شتێکی دیکەوی. باشە ئیسرائیل هەڕەشەوە کە جێگرەوەی ڕابەریش ئەکوژن، پێتوا بێ ئەوەش دیسان ئەچێتە چوارچێوەی هەڕەشەکانی جەنگ و دروشم و شعاراتی جەنگ یاخود ئیسرائیلیش ناتوانێت بەبێ ئۆکەی ئەمریکا و هەنگاو بنێ. دەزانی چیەکە کە بە مۆزوعی جەنجی دەرونی و مەسلەی ڕاگەیاندنەکانی هەردوو وڵات هەر سێ لایەن لە کاتی جەنگدا شتێکی زۆر چاوەڕوان کراوە کە ئێمە بینیمان لە ڕۆژانی سەرەتای جەنگەکەەوە ترامپ دەیگوت ئێران کۆتایی هات، ئێران تەسلیم بوون بە ئاسمانی ئێرانمان کۆنتترۆل کرد، بەڵام لە چەند ڕۆژی دواتر فەرماندەی باڵای هێزەکانی ناوەندی ئەمریکا دەڵێ هەندەمان نمایە بگەینە کۆتایی کۆنتترۆلکردنی ئاسمانی ئەمریکا. یعنی ئەو شتانە تەناقوزات ڕوودەدا لە لێدوانەکان لە قسەکان و ئەوەی کە هەڕەشەکانی ئیسرائیلیشە بە هەمان شێوەیە لە چوارچێوەی جەنجی دەرونیە و لە چوارچێوەی جەنگدایە و بۆیە ئەگەر ڕابەری باڵا ڕازیبی بەو مەرجوو بەو پێداویستیانە بەزام هەرچەندە بە شتێک ئاماژە پێ بکەین ئەوەی کە بەداداچوون لەسەر لێدوانە ناوەندە سیاسەت جیهانیەکان بکەین لە تێڕوانینیان یاخود لەوانەی کە چاودێرم بەسەر دۆخی جەنگەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەو جەنگەی ئیسرائیل ئەمریکا ئێران لە ڕاستیدا ینی ئاسۆیەکی ڕوون بەدی ناکرێت، یعنی ئەو ئاسۆی کە دەرەچەی دەستپێکردنی گفتوگۆ یاخود دەرەچەیەکی ئاشتیانە لە قۆناغی هیچ نەبی لە ئێستادا. بۆیە من ئەوەی کە لە سەرەتاشەوە ئاماژەم پێکرد چاوەکان هەموو لەسەر ئەوەنە کە ئایا ئەوەی کە لە ژێر بەژێر ئۆکەی لەسەر ڕابەری نوێ هەبووە، ئایا ڕابەری نوێ ئاراستەی سیاسەتەکەی بەرەو ئاشتەوایی و بەرەو تەسلیم بوون دەڕوە لەگەڵ سیاسەتی ئەمریکا و ناوچەکە خۆی دەگونجێنی و دەبێتە فریاد ڕەسی ئێرانیەکان بۆ جارێشکەی درێژکردنەوەی تەمەنی سیستەمی ویلایەتی فەقی ئەوە هەموو ئەوانە دەبی کات و ڕۆژانی داهاتوو وەڵام مەسەلەی ویلایەتی فەقی و مەسەلەی ئەوەی کە باوکی بەدەستی ئیسرائیل و ئەمریکا لە ناوچوو مەسەلەن کوژراوە و مەسەلەی ئەوەی کە ئەو هەموو جەنگ و ماڵوێرانیە پێت وایە ڕێگە بۆ بدات کە بە زووی ئەو دیمەنانە ببینین کە مشتەبە تا ڕادێک ئارامیان دەستی ئاشتیان ئۆکەی ئاشتی دەدا بە حکوومەتی ئێرانی بۆ گفتوگۆ لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا؟ مشتەبا کەسێکی بێ ئەزمون نییە و کەسێک نییە لە خۆیەوە ئەڕبژێردابی بە ڕابەری سێم لە کۆماری ئیسلامی ئێران لە دوای باوچیەوە. ڕاستە کوڕی ئایەتوڵڵا خامنەیی، بەڵام کەسێک بووە ئەگەر بەناو مێژووی ئەودا ڕۆبچی و بەناو ژیان و کەسایەتی ئەودا ڕۆبچی لە زۆربەی ناوەندەکانی بڕیار نزیک بووە. ڕاستە هیچ شناسێک و پۆستێکی ئاشکرا و دیاری نەبوو لە سیستەمی ویلایەتی فەقی و کۆماری ئیسلامی ئێران، بەڵام لە زۆربەی ناوەندە بڕیارە گرنگەکان ئاگدار بووە و لە بڕیارە هەستیارەکان بەشدار بووە و لە کۆبنەوە باڵاکان بیندراوە و ڕۆڵی هەبووە. بۆیە کەسێکی بێ ئاگان نییە لەو مێژوە ڕابردووە
ئەم پێم وان نییە کەسایەتێک بۆ پۆستێکی ئاوا باڵا دەستنیشان بکرێت لەسەر بنەمای کەسێتی لەسەر بنەمای شخصی بیر بکاتەوە بۆ چارەنووسی دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی. بۆیە من باوەڕم وایە لە سیستەمی ویلایەتی فەقی ئەگە دەرەچەیەک تێیدا ئاسوەیەک تێدا ببینن بۆ خۆ دەرباسکردن بۆ خۆ تەمەندرێژکردنەوە دەیکەن، هیچ گومانێکم لەوەدا نیە. بەڵێ کاریزمایی ئەو مێژووی یان قوڵایی ئەو لە ناو سوپا لە ناو حەوزەی علمی یان مەسلەی لە ناو ویلایەتی فەقی ینی ئەو جەماعەتێک کە پارێزگاری لەوە ئەکەن ئەکرێ بڵێن ئەتوانێت سەرکەوتوو بێ؟ زۆر قورسە بە سادەیی وەڵامدانەوەی ئەو پرسیارە بەڕاستی، چونکە ئەم پێم وایە هەرخودی مەسەلەی کاریزمایی لە دوای ساڵی 89 کە لە دوای مردنی ئایەتوڵڵا خومەینیەوە کە ڕابەری نوێ خامنەیی لە دوای ئایەتوڵڵا خومەینی لە ساڵی 89 کە جێگرەوەی جێیگرتەوە، ئەو کاتەش ئەگەر بە مێژووی ئەو کاتی کۆماری ئیسلامی دابڕۆیەوە دەنگۆ و نیگەرانی هەبوو لەسەر مەسەلەی شوێنگرەوەی کاریزمایی، چونکە کاریزمایی شتێک بوو کە ئەوەی کە بە خومەینی کرا بە خامنەیی نەدەکرا و ئەوەی کە بە خامنەیش کراوە لە 37 ساڵی ڕابردووەوە پێم وانییە بە مشتەبا بکرێت، چونکە خودی سیستەمەکە و خودی سیستەمی ویلایەتی فەقی بەرەو هەڵدێرە و بەرەو لاوازبوونە و بەرەو ئەوەیە کە ئیدی دەبی گۆڕانکاریەکی حەقیقی واقعی لە ناو خۆیدا بکە و ئەو گۆڕانکاریە حەقیقی واقعیەش کە بەشێک لە داواکاریەکانی ئەمریکا و بەشێک لە کۆمەلگای نێودەوڵەتیش داوایان لێکردبووە چاوەڕوانی ئەوەی لێ دەکەن، ئەوە دەکەوێتەوە سەر ئەوەی کە ئەو کەسایەتی ئەو تا چەندە پێوەی پابەندە من لە ئاراستە جیاوازەکانی ناوخۆ، چونکە ئەگەر تەمەشا بکەین هەرزوو دواتر لە دوێنێەوە سوپای پاسداران کە یەکێکە لە کاریگەرترین دەستگا سەربازیەکانی کۆماری ئیسلامی و تقریبا تا ڕادەیەکی زۆر یەکلایکەرەوەی لە بڕیارەکانی جەنگ و ئاشتی لە کۆماری ئیسلامی لە دوای ڕابەری باڵاوە بەیعەتی خۆیان بۆ مشتەبا ڕاگەیاند و پابەندی خۆیان بۆ هەموو بڕیارەکانی ڕاگەیاند. ئەزم بۆیە ئەوەی لێ دەخوێنرێتەوە ئایا ڕابەری نوێ پەیامێکی نوێی دەبی بۆ سوپای پاسداران و ئەو پەیامە هەر درێژەدان بە دروشمەکانی مەرگ بەر ئیسرائیلە یاخود هێورکردنەوەی دۆخەکەیە و بتوانی زاڵبی بەسەر ئەو ئاراستەوە بۆ چونانە تاوەکو دۆخە ناوخۆیەکە هیلاک ینی ئەهوەم بکاتەوە و دوجاریش دارێک کەش جەخ لەسەر ئەوە دەکەمەوە بە عاقڵمەندی و بە بیرکردنەوەی لەسەر ئاستی ناوخۆی ئێران و ئەو دۆخە ناسەقامگیریە سیاسیە اقتصادیە ئەمنیەی کە ڕوبەڕووی ناوچەکەش بوویتەوە، عاقڵمەندی ئەوەیە کە هەنگا و بەرە و هێوربوونەوە بووبە. بەڵام پێم وایە لە هەنگاوی ئاراستەی دواتر ئەگەر بیر لە درێژەدان بە جەنگ بکرێتەوە ئەوە هەم ئێران و هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە بەگشتی زەرمەندی یەکەم دەبێت. دکتۆر ڕۆشمەندیانی ئەوە بیندراوە لە مێژووی 47 ساڵی شۆڕشی ئیسلامی ئێراندا کە مەسەلەن ڕووداوی وهایان ڕوبەڕوو بۆتەوە یان مەسەلەن بەرزوو نزمی وەها مەسەلەن یان لە شوێنێکا لە لێواری هەڵدێر بن خۆیان پێ بگرنەوە کۆی جەنابەت وتت گۆڕانکاری مەسەلەن یان هەمیشە ئەوان بەرەو فراوانبوونی هەژمونەکەیان بوون؟ هەردوو لای لێ دەبیندرێ لە مێژووی کۆماری ئیسلامی ئەمەکو ئاماژەم پێکرد لە ساڵی 1970 بەدواوە لە دوای چەسپانی شۆڕش و ئەو بەناو شۆڕشە کولتوری و فەرەنجەی ناوخۆیی کە ئایەتوڵڵا خومەینی لە کاتی خۆیدا ڕایگەیان بە داخستنی زانکۆکان و تەسفیەکردنی دوژمنانی ناوخۆیی بەڵێ دکتۆر هۆشمەند عەلی مامۆستای زانکۆ شارەزا لە بواری مێژوو ینی وێنەی لەگەڵ ئێمە نەما ینی هیوای بتوانین پەیوەندی پێوە بکەینەوە بابەتەکە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەمڕۆ ڕۆژەفی سەرجە مێدیاکان لە ڕۆماڵ و لە شرۆڤەکردنی بابەتی جەنگی ئەمریکا ئیسرائیل بەرامبەر بە ئێران ئەوەیە کە دیاریکردنی ڕابەرە لە دواوەی لە بەرەبەیانی ڕۆژی شەممەی ڕابردووتر ینی لە سەرەتای جەنگەکەدا ینی ئایەتوڵڵا عەلی خامنەیی بەهۆی بردومانەوە لەگەڵ 48 لە فەرماندە و فەرماندە باڵەکانی سوپای پاسداران
گیانیان لەدەستدایان کوژران یەکێک لەوانە بابەتی دیاریکردنی ڕابەر بوو شەوی ڕابردویان درنگانی شەوی ڕابردوو بە فەرمی ڕابەر ڕاگەندرا کە مشتەبا خامنەیی کوڕی علی خامنەییە ئێستا چاوەکان لەسەرەوەن ئایا کاردانەوەی ئەمریکا چیە بێ کاردانەوەی ئیسرائیل چیە بێ وایە ئەم دیاریکردنە هۆکارێکە بێ بەرامبەر بەوەی کە جەنگەکە هێواش هێواش بەرەو کۆتایی بڕواایان جەنگەکە هێواش هێواش لە شوێنێکا بوەستێ ئاماژەکان بەرەو ئاوەن کە جەنگ بۆستێ یاخود بە ئاماژەکان بەرەوە ئەون کە ئەو جەنگە بچێتە قۆناغێکی ماڵوێرانی کەرەوە ئەمە یەکێکە لە شرۆڤ هەرە سەرچیەکان یعنی تایتڵی هەرە سەرەکی مێدیا جیهانیەکانیشە چاوەڕوانەکرێت لەسەر ئەو بابەتە یەکلاکردنەوە هەیە مەسەڵەن دیاریکردنی ئەو کەسە بەڕابەر ینی یەکلای کێشەکانەکاتەوە ئەمە لەلایەک لەلایەکی دیکەوە ینی شەڕ نەوەستاوەتە ئێستا بەڵام کەمێک ئارامتر بووە مەسەلەن ئێستا مەسەلەن لە باز لەوە کرێت کە میدیاکانی عراق باسییان لەو کرد لیوای سی حەشتی شابی لە دەشتی نینەوە بردومان کراوە و مەسەلەن ئاژانسی هەواڵی ئیسنا باز لەوەکە دەنجی تەقینەوەیەکی گەورە لە تاران بیستراوە ئەکیید مەسەلەن بابەتەکە پەیوەندی هەیە بە بردومانکردنەوە ئەم وێنانەی ئێستا ئێوەشەی بینن لەسەر شاشەی کورسات نیوز بەیروتی پایتەختی لوبنانە بەیروت لە چەند ناوچەیەکیەوە لە چەند شوێنێکیەوە ڕوبەڕووی بردومان بۆتەوە بە تایبەتی بەهۆی ئەو شەڕە ئەعلانکراوەی نێوان ئیسرائیل و حزبوڵای لوبنانی ینی لە هەموو ئەو کاتانی کەوتە بێژی سوپای ئیسرائیل قسە لەسەر جەنگەکە پێشەوەی باسی ئێران بکە باسی حزبوڵاکە لەبەرەوەی حزبوڵا لەیان نزیکە یەکێکە لە هاوکارەکانی ئێران و نەی شاردۆتەوە کە پاڵپشتی ئێرانەکە و شەڕی بۆ ئەکە موشەگا ڕاستە ئیسرائیلەکە تاکە پرۆکسیەکە ئێستا توانێت زیان بە ئیسرائیل بگەێنێ بۆیە وەکو بابەتێکی سەرەکی لای ئیسرائیل ئاماژەکرێت و توشبنێکی سەرەکیش ئاماژێ بۆکرێت بۆیە سوورەی یان ڤیددیۆی لوبنان یان بەیروت ئەخەینە سەر شاشە لە هەر حاڵەتێک یەکێک لەو بینایانە مستەهدەفە یان ئابا ئامانج بگیرێت و بردومان بکرێت بەڵێ ئەمە بەیروت بوو ئەوەی تر تێل ئەبیبە تەلەبیب دوو وێنەی هەیە ینی بابەتێک هەیە کە بەڕاستی لەناو تەل ئەبیبە ئاڵایەک دەرەکەوێت کە ئاڵای کوردستانە ڕەنگە ئەمە بابەتێک بێت چکە ئەم دیاریکردنی گۆشەی کامێرەیە لەلایەن ینی دەستگا ئەعلامیەکان ئیسرائیل خۆیەوە بڕیاری لێ ئەدرێ بۆیە ڕەنگە بەمەبەست ئەوە کرابێ بۆ ڕاکێشانی سۆزی کوردەکان بێ بۆی بیان خەنە پاڵ جەنگەکەەوە بڵێ دکتۆر هۆشمەند بۆ برە پەیوەندیمان لەگەڵ جەنابەت پسرا بوو منیش تۆزێک باسی ئەو ڤیددیۆ سوورانەم کرد کە ئێستا هەن لە بەیروت و تەل ئەبیب و قودس و کەواتە ئێمە بەڕەچاوکردنی ئەو دۆخێکی هەیە بە دیاریکردنی جێگرەوەی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران مشتەبا خامنەیی یعنی توانی بڵێن بۆ ڕۆژانی داهاتوو و بە تایبەتیش کابینین دکتۆر مەسلەی ئابووری بەرزبوونەوەی نرخی نەوت و چەند هێندەبوونی نرخی غاز لە وڵاتانی ئەوروپا و چین گەرمایی زۆری بۆ هاتووە ئەمانە هەمووی کاریگەریە بێ لەسەرەوەی شەڕەکە سار ببێتەوە کاکزانە بێگومان بارودۆخی ئابووری بەشێکی دانەبڕاوە لەو وەزعایی کە لە ناوچەکە ڕوودەداوە ئەو دۆخەی کە دروست بووە لە ڕووی اقتصادیەوە بێگومان هەڵگیرسانی ئەو جەنگە دروستی کردیەوە ئەوانەش هەمووی پێشبینی کراوە و هەمووی پێشبینی کراو بوو و هەمووشی دراسە بۆ کراو بوو و هەمووشی ئەوەی کە مەسەلەی دورگەی هورمز مەسەلەی گەروی هورمز بارودۆخی بەرزبوونەوەی نرخی نەوت تەنانەت ئەمن پێم وایە ئەوەی کە لە مادۆرۆ بەرامبەری کرا لە ڤەنزوێلا لە چەند مانگوک و چەند ڕۆژێک لەبەر لێدانی ئێران هەرخۆ ئامادەکاری ئەمریکا بوو بۆ مەسەلەی دابینکردنی نەوت و وزەی نەوت بۆ خۆی و بۆ هاوپەیمانەکانی لە ئاسیا و لە ئەمریکا بەهۆی ئەو جەنگەی کە چاوەڕوان دەکرا بیکاتە سەر ئێران و ئەو ئەزمونە ئەو ئەزمێ دروست ببی بەڵام ئەوەی کە
بەڕێزت پرسیاری لەسەر دەکەی ئەوەی کە ئایا ئەو دۆخە لە ئێستادا نابێتە هۆی ئەوەی کە دوارە دۆخەکە ئەوەم بێتەوە ئەم پێم وایە بار و دۆخەکە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی استراتیژەتی سیاسیەوە هەر کام لە لایەنەکان ئاکامەکانی خۆیان نەپێکن بە دۆڕاوی زەحمەتە لێ دەربچن بەبێ گوێدانە ئەوەی کە دۆخی ئابووری چەندە بەرەو خراپتر دەڕوە. بەڵێ دکتۆر با تۆزێک بین دۆخی کورد شرۆڤە بکەین ینی کورد لە ئێستادا یان لەنا ئەو گۆڕانکاریانەدا لا ئەو جەنگ و ماڵوێرانەدا دەیتوانی چی بکات؟ مەبەستت لە براکوردەکانی ڕۆژهەڵاتمانە بەگشتی دۆخی باشووری کوردستان بەگشتی ڕەنگە گەر بچینە تەفاسیلەوە مەسەلەن هەرێمی کوردستان بە تایبەتی لەبەرەوەی لە چوارچەوەی دەستوری عراقیە مەسەلەن هەڕەشەی لێکرا دۆناڵد ترەمپ تەلەفۆنی بۆ سەرکردە باڵەکانی کورد کرد ینی ئەمە بۆی بۆ مێژوو زۆر جارە وترێت مەسەلەن ڕەنگە لە ناو ڕووداوە مەترسیدارەکانە تۆ بتانی ئەو بەشە هەنجوینەی خۆت دەربێنیت وەکوڵێن هەنجوینیش لە شاخە سەختەکان بڵێ خۆی هەمیشە وایە لە قۆناغە سەختەکان و لە قۆناغە ناخۆشەکان زۆر جار دەرفەت دەقۆزرێتەوە بۆ بەدیهێنانی کۆمەڵێک ئامانج بە تایبەتی بۆ ئێمەی کورد لە ناو گەرمەی ئەو ڕووداوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو مێژووە سەرسەختەی کە لە دەیان ساڵی ڕابردووەوە ڕوبەڕوومان بیتەوە سەبارەت بە کورد بەگشتی ئەو دۆخی پێشتر لە ڕۆژئاوای کوردستان خوڵقا ئەزمونێکی نەتەوەی یەکانگیری یەخز لەوەی کە یەکە گەلی کوردیەکە و بەخستنە سەر شەقامەکانی هەزاران گەنج و لاوی کورد لە دەرەوە و ناوخۆی کوردستان ئەوە ئەزمونێکی نەتەوەیی زۆر پرشنگدار و گەورە بوو لە کۆمەکی باشوور بۆ ڕۆژئاوا هەرچەندە بەداخەوە من ئەوەی کە ئێستا کە بەهۆی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و بەهۆی ئەو هاوپەیوەندی و هاوپەیمانێتی و مێژووە هاوبەشەی کە لە ڕابردووەوە لەگەر باشووری کوردستان لەگە بەشێک لە پارتە سیاسەکانی باشووری کوردستاندا هەیەی دکتۆر ڕۆژمەن ئەگەر لەگەڵمان بمێنیتەوە دکتۆر ڕۆژمەن بۆ بورە لەگەڵمان بێنیتەوە شەپۆلێکی موشە ئاراستەی تارانی پایتەختی ئێران کرا ئەگەر ڤیددیۆ هەبێت بۆی ڤیددیۆ نیە بەڵێ کەمێک پێش ئێستا ئیسرائیل ڕایگەن سوپای ئیسرائیل هێرشی نوێی بۆ سەر بەیروت دەست پێ کردو هەروەها بۆ سەر تارانیش دەست پێ کردو لە یەک کاتدا ئەمە ڕێک لەو ڕۆژی یەکەم و دووەم و سێمی جەنگەکە ئەچێت کە لە ڕۆژە بردومانەکانە بوو ئەوەی کە ئێستا باسەکرێت کە دەنجی چەند تەقینەوەیەک لە ئەسفەهان و تاران بیستراوە لە تاران بیستراوە و بردومانی ئەوە کراوە تەقینەوە بەڕاستی ینی بردومانە بردومانی بەزیان بە فڕۆکە لێ دراوە یان بە یان بە ئەوان کەمتر درۆن بەکارێنن بە موشک بۆ ئەمە پێشاتێکی ینی جیاوازیەکە بەڵێ کە باشووری ئێرانیش بردومان کراوە هەروەها کەمێک پێشتا باسم کرد مەسەلەن جەنجی ئیسرائیل و حەزبوڵاش بەعلەنیە باشکرا هەیە بۆیە ئەوە ژێکێکە لەوانەی کە بردومان کراوە ینی باشە کەواتە ببوورە دکتۆر ڕۆژمان ئەگەر بۆ چوونەکەی خۆت لەبارەی کوردەوە تەواو بکەیت. بەڵێ کاکە زانا ببوورە پێشەوەی بگەڕمەوە سەر ئەوەی خۆم ئەوە ڕێک ئەوەی کە ئێستا ئاماژەت پێکرد وەکو پێشاتێکی نوێ ڕێک ئەو ساتە وەختە مێژوویە کە بێهیوابوونی ئیسرائیل ئەمریکا و جیهان بەگشتی لە ڕابەری نوێی کۆماری ئیسلامیە لەوەی کە ئاراستە ئاشتەوایەکە پتر ئاماژە پێ بکە قوڵی بکاتەوە لە مەسەلەی ڕاگرتن و هەنگاونان بەرەو جەنگ بۆی ئەوە لەو مەترسیانەیە کە پێمان دەڵێ جەنگ و دۆخە ئابووری و دۆخە سیاسی و سەگداریەکە لە ناوچەکە ڕەنگە درێژ بچێشی و درێژ خایەنتربی ئەگە بگەڕێمەوە سەر شێوازی پرسیارەکە بۆ مەسەلەی دۆخی کورد وەکو ئاماژەم پێکرد لە مەسەلەی ئەو هەڵومەرجەی کە هاتە پێشێ بۆ ڕۆژئاوای کوردستان لە ڕابردوو ئەوەی کە ئێستا کەمتر دەبیندرێ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی بەداخەوە ئەمەش هۆکار زۆرە وەکۆی ئاماژەم پێکرد ئەو هاوپەیوەندیە ئەو هاوپەیوەندی مێژوویەی کە نێوان کۆماری ئیسلامی و باشووری کوردستان و بەشێک لە پارتە سیاسەکانی باشووری کوردستان شتێکی جیۆپۆلیتیکی واقعی سیاسیە کە دەبێت بە شێوازێکی وەکو دەڵێ لەسەر خۆتر یاخود
وریانە هۆشیارانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکرێت چونکە هەم لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە ئەوەی کە ترامپیزم پیادەی دەکات لە مەسلەی جەنگ و ئاشتی جێی متمانە نییە لەوەی کە تۆ بخاتە ناو دۆخێکەوە بەڵام لەو سەرەوە بۆ دەستکەوت و بۆ قازانجی خۆی بەبێ گوێدانە دۆخەکەی تۆ لی دەردەچی ئەو کاتە کورد دەخاتە ناو دۆخێکەوە کە پەیوەندیەکە و هاوسنووریەکە زیاتر و کاریگەرترە بۆ ئێمە لە ناوچەکەدا دۆخی کورد بەگشتی بەرەو ئاسۆیەکی ڕوون دەبیندرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو هەڵومەرجەی کە هاتە پێش لەوەی ڕابردوو لە سووریا کە ئێستا کورد وەکو شێوەدان پێدانانێک وەکو شێوەک لە مافەکانی خۆی لە چوارچێوەی نێودەوڵەتی دانی پێدانراوە دەستکەوتێکی گەورەیە بۆ کورد لە ڕۆژئاوای کوردستان و ئەوەی باشووری کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراقی فدرال کە هەرێمەکە کیانێکە کە لە چوارچێوەی دەستوردا دانی پێدانراوە پێویستە دەوڵەت عێراق و دەستور بەرگری لێ بکە و پاشەکشەنەکە لە مەسەلەی فیدرالی لە مەسەلەی پاراستنیە و هەرێمە و ئەوەی کە دەمینێتەوەش لەسەر تەبایی و هاوتەبایی یەکدەنجی سەرکردایەتی سیاسی کوردە بەڕاستی چونکە ئێمە بمانە نەمانەوە لە ڕابردووە لەژێر فشار و هەژمونی تورکیا ئێران بە پلەی یەکەمین لە ڕووی هێزی نێودەوڵەتی هەرێمیەوە ئەوەی کە ئەو فشارە هەرێمیە ئێران لە سنوورێک و تورکیا لە سنوورێکی دیکەوە لە یازاریش بەردەوامە ئەوەی کە ئاماژەت پێکرد بە پەیوەندیەکانی ترامپ بە سەرکردەکانی باشووری کوردستان هەر بە دوای ئەویشدا پەیوەندیەکانی وەزیری دەرەوەی ئێران و سەرکردەکانی ئێرانیشە لەگەڵ سەرکردەکانی هەرێمی کوردستان وەکو جەختکردنەوە وەکو تەمین وەرگرتنەوە لەوەی کە نەکەن ئەگە بچنە ژێر فشاری ئەمریکا بە هەر جۆرێک بەڵام دواتر ترامپ لە لێدوانەکانی دواتری ئەوەی تا ڕادەیەک دەیویست ینی وەکو بڵێ پینە و پەڕۆ بکە یاخود پەردەپۆش بکە لە مەسەلەی ئەوەی کە زۆرێک لە فشاری خستە سەر باشووری کوردستان بۆ کردنەوەی دەرەچەیەک بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ناوچە سنووریەکان یاخود بۆ ئەگەری داخل بوون بۆ ناوخۆی ئێران هەموو ئەوانەی کە بە یەک لە جملەکانی ڕەت کردەوە کە ئێمە دۆستی برا کوردەکانمانی نامانەوە لەو دۆخەدا بیان خینە جێژاوێکەوە کە تەداخل بکەن یاخود پێویستمان بە تەداخلاتی ئەوان نییە بەڵام وەکو دەڵێ عوزر لە قەباحەتەکەی گەورەتر بوو لەوەی کە ئێمە دەزانین ئەگەر ئەمریکا نیازی لەو جۆرەی بۆ مەسەلەی کۆنتڕۆلکردنی زەمینی لە ناوچەکانی خاچی ئێراندا هەبی بێگومان یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە کە دەبێت لەو سنوورانەوە داخل ببی بۆیە دۆخی کورد بەڕاستی دۆخێکە زۆر ناسک و هەستیارە ئەوە دۆخێکە دەبێت زۆر بە وریاییەوە مامەڵە بکرێت بە تایبەتی لەوەی کە لە گروپە شیعەتون ڕەوەکان لە چەند ڕۆژی ڕابردووە بەبێ ڕەحمانە هەم لە سلێمانی هەم لە هەولێر هەم لە ناوچەکانی کۆیە بەبێ ڕەحمانە بەبێ گوێدانە ئەوەی کە پەیوەندی نێوان کورد و شیعە لە ڕابردووەوە پەیوەندی نێوان سەرکردە سیاسیەکانی باڵای کوردستان لە عێراق و لە ناوچەکە لەگەڵ شیعەکان پێداچنەوە بەو پەیوەندیانە هیچ مۆراڵێکیان تێدا نەهێشتەوە لەوەی کە بە شێوەیەکی ڕەش و سپی کەوتنە موشکبارانکردن یاخود کەوتنە ناردنی درۆن و تەقانەوەی درۆن بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش لە چەند شەوی ڕابردووەوە سلێمانی و هەولێر و کۆیە بۆیە دۆخەکە هەستیارە کاکزانە بەڕاستی ئەوەی کە گرەوەکە دەباتەوە لە ناو ماڵی کورد یەکدەنجی و یەکتەبایی و بوونی استراتیژەتێکی نەتەوەی یەکگرتووی یەکتەباییە بۆ پشتیوانیکردنی نێودەوڵەتی لەسەر ئەو دۆزە لەسەر ئەو پرسە کە ئەگەر و ئومێدی ڕوون بەدی دەکرێت ئەگەر خۆمان بتوانین ئەو هەڵە بقۆزینەوە. دکتۆر ڕۆشمان عەلی مامۆستای زانکۆ شارەزای مێژوو لە کۆیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ شرۆفۆ زانیاریەکانت دکتۆر ڕۆشمان سوپاس دەکەم. هەڵبەتە لە مەسەلەی پرسیەک ریزیەوە بەڵام ئەوەی پێشهاتی نوێ بێ ئەوەیە کە کەمێک بەرلێ ئێستا ژمارەیەک بردومان دەستیان پێکردەوە یان جەنگەکە دیسام چۆ قۆناغێکی دیکە و گەرمەگوڕیەوە ئیسرائیل بردومانی ئەسفەهان و باشووری ئێران و هەروەها تارانی کرد ژمارێک تەقینەوەی گەورەیان بردومانی گەورە لە ناو تارانە ڕوویان داوە و لیوای سی حەشدی شعبی لە مووسڵ بردومان کراوە لە دەشتی نینەوە بردومان کراوە و هەروەها سوپای پاسدارانیش باسی لەوە کردووە بەیانی ئەمڕۆ لە ڕێی هێرشەوە هێرشکردنە سەر بنکەی ئاسمانی عادیری لە کوێت ئەمریکاکانمان کردوتە ئامانج ئەمە ئێران وە لە سوپای پاسداران درۆن و موشەکی کروزیان بەکارهێناوە لەو هێرشەدا پلانەکانی ئەمریکا لە ناو براون دیارە جەنگەکە چڕترە بێتەوە
ئەمریکا داوا لە هاوڵاتیەکانی دەکا باشوور ڕۆژهەڵاتی تورکیا دژێ بێڵن ئەمەش پێشهاتێکی نوێە. بەڕێز ئاراس دکتۆر ئاراس عەبدوڵڵا شرۆڤەکاری سیاسی لە پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتەکانە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر ئاراس سڵاو لێ بێم کاتت باش. یعنی من لە قسەی کۆتایی دکتۆر ڕۆژمان عەلیەوە کەمە پرسیارێک بۆ بەڕێستان هەرێمی کوردستانە ناو ئەو ئاڵۆزیانەدا ئەو جەنگەدا چ زەمانەتێکی هەیە بۆ پاراستنی گەلەکەی خۆی و ئەو ئارامی و ئاسایشەی کە ئێستا هەیە وێڕایەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە ڕوبەڕووی کۆمەڵێک هێرشی درۆنیش بووینێتەوە. ئەسڵاو ڕێز کاک دکتۆر زانە ڕێز و احترام بۆ بەڕێستان و بۆ کادیرانی کەناڵی کورسات. ئەو بابەتە لە ماڵپەڕی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەت و پارت و لایەنە سیاسیەکانیش بە بەیاننامە بڵاویان کردەوە. هەرێمی کوردستان بەشێک نییە لەو شەڕە بە شێوەیەکی فەرمی ڕایگەیاندووە. ئەوە بەشێک لەو گروپ و میلیشیا یاخیانە و لە یاسا دەرچوانن لە عێراق هەرێمی کوردستان لە ژێرناوی جیاجیا بردومان دەکەن دەیانەوێت هەرێمی کوردستان بێخنە ناو ئەو جەنگەوە کە تاوەکو ئێستا ئێمە تیایدا تەڕەفنین. تاوەکو ئێستا لە ئایندەدا سیاسەتی هەرێمی کوردستان و پارت و لایەنە سیاسەکان بە گوێرەی ئەو زمینە سازیەی کەوا لە ئێران دەگوزارێ چۆن دەبێ ئەوە ئایندە بڕیاری لەسەدەدا. ئەوەی جێگای خۆشحاڵیە حکوومەتی عێراقیش بێدەسەڵاتی خۆی نیشاندا بەرامبەر بەو گروپانەوە تا ئێستا ناتوانێت لە ناویان بە یاخود بیانداتە یاسا بە گروپی یاخی بوو لە قەڵەمیدان. ئەوە دەرگای هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل وڵا دەکا بۆ ئەوەی زیاتر ئەو گروپانە پێکێت لە ئایندەشدا کوردیش دەستکراوە کە ماتر حکوومەتی عێراق لێ ئەو گروپانە گروپی لە یاسا بەدەرن بە گروپی تیرۆریسین ئاژاوە دەنێنەوە. کوردیش لە ئایندەدا دەستکراوە بێ ئەو شوێنانەی کەوا درۆن یاخود موشک تایدا ئاراستەی هەرێمی کوردستان دەکرێت کورد مافی بەرپەرزانەوەی هەیە لە ئایندەی نزیکدا بە پشتبەستن بە تایبەتی ئەو لێدوانەی کۆتایی حکوومەتی عێراق کەوا ئەو گروپانەی بە گروپی لە یاسا بەدەر دەست نیشان کرد. کاک دکتۆر زانە بەڵێ دکتۆر ینی مەسەلەن جگەلەوەی مەسەلەن ئەگەر دیقەت بدەین دەمێکە ئەوانەمان بەڕاستیان ڕاشکاوە نەبینیەوە لە پرسەی شەهید وڵات بەڕێز مەسعود بارزانی وتی ئێمە نامانەوێت هەرێمی کوردستان ببێ بە بەشێک لەو بابەتەوە داوا لە لایەنە عێراقیەکانەکەین و دوای مەسەلەن دواتر سەرۆک بافڵ جەلال تاڵبانی هەمان شتی و دوتی داوا لە هاوڕێ عێراقیەکانمانەکەین کە ئەو بابەتانە چارەسەر بکەن. ئەم یەک ڕیزیە تا چەند زەمانەتێکە گەرانتێکە بۆ یەخستنی یان بۆ ئارامی یان بۆ پاراستنی خەڵکی هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستان. بەڵێ هیچ گومانی تێدانی هەرچ کاتێک هەرێمی کوردستان پارت و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوەخۆیی لەسەر ئاستی عێراقی لەسەر ئاستی ئەو بابەت و قەیرانە جەنجیانە یا قەیرانە ئابوورانی لەسەر ئاستی هەرێمی نێودەوڵەتی هەیە هەرچ کاتێک پارت و لایەنە سیاسی کوردستانیەکان یەکدەنگ و یەکڕەک ببوون توانویانە دەستکەوتی باش بۆ هەرێمی کوردستان بەدەست بهێنن. بەڵام هەرچ کاتێک پەرتەوازە بوونە و دابش سەردوو بەرە بوونە هەمیشە کورد لەسەر ئاستی ناوەخۆیی عێراق زیانی بەرکەوتووە لەسەر ئاستی ئیقلیمیش بەسەری کەوت ینی ئەو زیانەی بەرکەوتووە. هیچ گومانی تێدا نییە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قەیرانێکی جەنگدا تێدەپەڕێ ئەو قەیرانە جەنگە شەڕی زلهێزیەکی وەکی ئەمریکا و وەکو زلهێزیەکی ئیقلیمی وەکو ئیسرائیل بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێراندا لە ئارادا هەیە. گرنگە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش خەڵکی خۆی دانیشتوانی هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگا بپارێزێنە کەونە ژێرشاڵاوی بردومان و یاخود هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی زەرمەندێ. ڕاستە لەوانەیە بەشداری نەکردن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەو جەنگە لە ئایندەدا لە ئایندەی ئێراندا ئەوانەیە ئەو داواکارێکەوە کورد داوای دەکاوە چووەکی پێویست بۆی بەرجەستە نەکرێ. بەڵام ئەوەش جێگای خۆشحاڵیە هیچ نەتێوێشتوی ناو ئێران دەتاوەکو ئێستا نەتۆتە سەرجادە هیچ دەست نەتێوێشتوی ناو ئێران هەتا ئێستا هێرشی چەکداری دەست پێ نەکردووە. ڕاپەڕینیش ڕووی نەداوەکە لە ناو ئێران چونکە ئێستا سەرجەم و چەوکۆڵانەکانی شارەکانی ئێران بە 15 و
هێزەکانی ئێرانی گەمارۆ درراوە هەر خۆ پیشاندانەکە ڕاپەڕێنێکە چ چوارچەوەی خیانەتی گەورەیە ینی خوشتنیان حەڵالەکە کە ماتون لایەنەکانی تریش نەتەوەکانی تریش نەچونەتە ناو ئەو شەڕەوە بە شێوەیەکی گشتی کوردیش لە حاڵی ئێستادا ئەبێ عاقلانە بڕیاری عاقلانە بدا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتدا ڕاستەوە خۆ نەچێتە ناشەڕەکەەوە بۆی ئەو سەرمان لێ دیار بێت چونکە ترامپ بەوە ناسراوە کەسێکی میزاجی لەوانەیە بەیانی شەڕەکە ڕابۆستێنێ لەوانێ دوو بیانی لەگەڵ حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران پێک بێت و شەڕەکە ڕابۆستێنێ زەرمەندی یەکەم پارت و لایەنە سیاسیەکان کوردی ڕۆژهەڵاتی زەرمەند دەبێت چونکە کۆماری ئیسلامی ئێران لە ڕووی زمینیەوە هێشتا بەهێزە و دەتوانێت ئەگەر هەر حرەکەیەک لە شارەکانی ڕۆژهەڵات هەبێ ئەو ناوچانە بکاتە ئامان لە کۆتایەکەیدا ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتیش شەهید ببن ڕۆڵی ئەو خاکەن زەرمەند بن ڕۆڵی ئەو خاکەن بۆیە وا پێویستە بڕیاری ژیرانە لە کاتی پێویست بۆ ئەو بابەتە بدرێ و پەلەپەل نەکرێ. بەڵێ کەواتە بەڕێز دکتۆر ئاراس پێت وایە کە ئەو جەنگە بەرەوکوێ هەنگاو دەنێت زۆر پرسیار و جێ مشتومڕەکە لە ڕووی نێودەوڵەتیەوە بە ڕەچاوکردنی دۆخە ئیکۆنۆمیەکە بە ڕەچاوکردنی ئەو دۆخەی کە هەیە و ئەو نێوەنگیریەکە هەیە ئەو لایەنداریەکە هەیە و ئەوترێ هەر ڕۆژێک جەنگەکە تاخیرتر بێ دەبێت ئەمریکا و ئیسرائیل دەستیان لەسەر دڵ بێ کە هاوکاری شاراوە دەگاتە ئێران ینی هاوکاری لۆجستی دەگاتە ئێران کەواتە لە حاڵەتێکی وادا پێت وایە هەنگاوەکانی جەنگەکە بەرەو کوێن بەپێی یاسای جەنگ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل توانیویانە لە جەنجی ئاسمانی و لە جەنجی دەریایی زاڵ ببن بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا بەڵام ئەوەی کە ئەو جەنگەیەک لای دەکاتەوە جەنجی بەڕیە چێ دەچێ دام و دەستگاکان و ئەو حکومەتەکە لە کاتێکدا هیچ بوادرێکی خۆپیشاندان یاخود ئینتیفازەیەک ڕاپەڕینێک لە ئێراندا بەدی ناکرێ چەند ساڵە حوسیەکانی یەمەن پێیان دەکەوێت لەلایەن ئیسرائیل و لایەن ئەمریکاوە بەڵام حکومەتەکەیان هەرماوە چونکە لە ئەرزدا هیچ هێزێک نەبوو بچێ ئەو حکومەتە لە ناو بە چەند سیناریۆیەک هەیە دەتوانین بڵین کاک دکتۆر زانە بۆ بابەتی ئێران یەکەمیان ئەوەیە کەوا کۆماری ئیسلامی ئێران بەو سیستەمەی تازەی بمێنێتەوە تەواوی تەنازول لە بۆ ئەمریکا و ئیسرائیل بکە و سەرجەم مەرجەکانیان پەسەند بکات کۆمپانیا ئیسرائیل و ئەمریکەکان بێن لە بواری نەوت و گاز لە ئێراندا مامەڵە بکەن و یۆرانیومیان تەسلیم بکات سیاست و ناوخۆیی و دەرەوەی ئێران تەسلیم بە ئەمریکا و ئیسرائیل بکرێکاوە ئەستەمە ئێرانەکان بە شتە ڕازی من سیناریۆی دووەم ئەوەیە ڕاپەڕینێک لە ناوەخۆ ڕوودا لەگەڵ ئەو لێدانانە ڕژێمەکە بگۆڕێکە ئەوەش لە ئێستادا ئەستەمە و بەدی ناکرێت هیچ بەوادی چی لێنا لە ناوچەی ڕۆژەڵات لە مەتیقەیە هەواس لە مەتیقەی بلوج و ئەو دیانێکەوە ئازاریەکانیش لێنە بەدی ناکرێت کەواتە سیناریۆیەکی گرنگ هەیە کە ئەلەوانەیە ئەمریکا ئەوەی کە لە عێراق کردی دووبارەی بکاتەوە بە داخلکردنی هێز داگیرکردنی ئێران لە کاتێکدا دەستنیشانکردنی حاکمێکی موقت عرفی ئەوە کۆک بۆڵ بریمەر دوای بڕماوەی چەند ساڵێک ئەگەر ئەوە هاتو پێک ناتن طبعاً ئێران تەسلیم نەبوو دوای چەند ساڵێک هەڵبژارنێ بکرێت و لایەنە بەهێزەکانی گۆڕەپانی سیاسی ئێرانی تازە ئەو کات بە دیار دەکەوێت چێ بەهێزە لە ئەمە لە عێراقدا کاتێک هە بیدایەت هاتینەوە دەنگ و باسی بنەماڵی مەلیکە بوو بەڵام لە ئینتیخابات هیچ پێگەی جەماوەریان نەبوو نەیانتوانی جێی خۆیان لە پرۆسی سیاسی عێراق بخەنەوە زۆر حیزبی کەش ئێستا هەیە وەکو ڕەزا شا پەهلەوی و کەلایانگری هەیە لە ئێران وەکو مڕیە و ڕەجەوی و بڵێن ئەنجومەنی نیشتیمانی ئێرانی کە مجاهدینی خەڵق باڵە سەربازیەکەیتی بوونیان هەیە ئەو ئەحزابە کوردیەکان بوونیان هەیە ئازەریەکان بوونیان هەیە عەرەبەکان بوونیان هەیە بەڵام ئەوە لە کۆتایەکەدا کە ئێران داگیر کرا حاکمی عورفی بۆ دانرا دوای مەجاردرا انتخابات بکرێ لایەنی بەهێز بە دیارەکەوێت لە ئایندەی ئێران دەکاک دکتۆر دکتۆر ئاراس ببوورە ینی ئێستا ڤیددیوەکەیە لە سەر شاشەی کورسات نیوزەوە باشووری لوبنانە ینی کەمێک پێشسامە سوڕی لوبنانمان پیشاندان پێماوتن کە بۆی هەیە خۆی ماوەسا ڕێبین منە قسەیەشم کرد وتم بۆی هەیە لێچێک لەو بینیانە بدرێ ئەمە ینی واریدە بەڵام دکتۆر ئاراس زانیاری پێشوەختە نەبوو بەڵامی تر شەڕ و جەنگە ڤیددیۆکان خستە سەر شاشە منیش تەوەقوعاتە وتم ڕەنگە لێچێک لەو بینانە بدرێەوە دوانسارەوە ئێستا بینن کە دووکەڵێکی ڕەش لێچێک لەو بینانە بەرزەبێتەوە کە بردومانکردنی باشووری لوبنانە کە هاوکات لەگەڵ بردومانکردنی
ئەسفەهان و تاران و وەروە باشووری ئێران ئەوە لوبنانیش یان باشووری لوبنانیش بردومان کرا کە مەبەستی بەڕاستی لە لوبنان حزبوڵای لوبنانیە و مێدی عراقیەکان کەمێک کوێشتا باسییانەوە کرد جارێکی تر دەنجی تەقینەوەیەک لە دەشتی نینەوە بیستراوە کەمێک پێستا لە لیوای 38 شعبی درا و جارێکی تر دەنجی تەقینەوە کراوە سوپای پازارانیش ڕایگەیاندوە کە ئەوان ئەمڕۆ لەکوێت لە بنکەی عەدیریانداوە لە بەرەوەی ئەو شوێنە کۆگای بەنزین و سوتەمەنی لێ بۆ وەکو خۆیان ئەڵێن کە غاز و بۆ مەسلەی دامی ئەمریکا بووە و لەو کۆگانەیانداوە کە سوتەمەنی دابینەکە ئەمە ئەو پێشاتانن کە ئێستا بە خێرایی ڕوویاندا لەو ڕووداوانە ینی دکتۆر ئارازێ من ئێمە بابەتەکە بە ڕۆژیان بە سەعاتە گۆڕێ یعنی ئەکرێ سیناریو ئەوە هەبێ کە ئەگەر بێت و ئێرانێکی وەها بەڵام بەو نینۆکردنی کە ئێستا هەیە لە مەسلەی بۆمبی ئەتۆمیە لە مەسلەی موشەکە بالیستیکەکانی مەسلەی پرۆکسیەکانە کەوانەی نەماوە بڵین ئەمریکا بە تایبەتی مامەڵی لەگەڵاکا و بە ئاسایی ئەمێنێتەوە یان ئەمە بە بژاردەیەکی زۆر قورس نانە بژاردەیەکی قورسە زەحمەتە کۆماری ئیسلامی ئێران و ویلایەتی فەقیح کە 50 ساڵە ویلایەتە و پێشکە با بڵێن دواکەوتەی هەیە تەنیا لە ئێران نیە دواکەوتەی لە عێراق و لە پاکستان و لە هەندستان و بەشێک لە وڵاتانی خەلیجیش هەیە با بڵێن بزوتنەوەیەکی عەقیدەیی مەذهەبیە بە ئاسانی بکەوتە ژێر کاریگەری ئێران و ئەمریکا و خۆی تەستیم بکات ئەوەیە کە لەو سیناریۆ لاوازانەی کەوا لەسەر ئاستی نێودەوڵەتیدا باز دەکرێت بە بیانی ئەوەی ئێستا هەم ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە نێوەنجیریدا لە مەعبێنی ئێران بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە مەعبێنی ئێران و لە مەعبێنی ئەمریکا بە تایبەتی لە بابەتی گەروی هورمز کە ئێستا نرخینەوەەوە عالمیان وا 120 دلاری تێپەڕاند کاریگەری لەسەر ئابووری جیهاندا دروست دەکات ئەو نێوەنجیریانە لەوانەیە لە کۆتایەکەدا قسە هەیە لەسەر ئەوە لێک نزیینەوەیەک دروست بێ بەڵام بڕواناکەم ویلایەتی فەقیح یان ڕابەری تازەکە کوڕی عەلی خامەنەئیە مجتەبا خامەنەئی بە عەقل و بە داینەمۆی عەلی خامەنەئی حسابەکرا زۆربەی زۆری ئەو بڕیارانەی لە ئێران ئەدرا لە سەردەستی مجتەبا بووە ینی ئەو سیاسەتی ناوەخۆی ئێران سیاسەتی دامرکردنەوەی خۆپشتاندانەکان سیاسەتی دروستکردنی پەیوەندیەکان لە وڵاتانی کەوا ئێران لە ئێران و ئێرانە بوو لە حەف وڵات دەستی هەبوو ئەوانە هەموو داینەمۆی ئەو دروستکردنی پەیوەندیانە و ئەو گروپ میلیشیانە هەموو لەلایەن مجتەباوە دروستکراوە هیچ گومانی تێدا نییە کە سایەتی چۆچی مجتەبا کە بە داینەمۆی ویلایەتی فەقیح هەژمارەکرێت لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە جێگای قبولکردن بێ بە تاکیدا و زەنگەرە چێتە قۆناغیشترەوە بەڵام قۆناغی جەنجی باڵێن هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران تەنیا بە دەریایی بە سەربازی کۆتایی پێنایە ئەوە جەنگێکی درێژخایانی دەوێت لەناو ئارزەکە لەناو ئەران لە ڕووی جوگرافیەوە بەرفراوانە بەڕاستی ئەو جێشێ ئەچێتە ناو ئێران ئەکید کاتێککە ئەمریکیەکانە چن ئەهوازەکان عەرەبەکانی ئەهواز کوردەکان ئازەریەکان حەسەب توانە و ئیمکانەتی خۆیان لەوانەیە بەشداری ئەو شەڕە بکەن تاوەکو ئێستا گرینگە کورد بڕیارێکی عاقلانەی داواکات بە شێوەیەکی گشتی نەچوتە ناو ئەو شەڕە بەڵام بەشدار نەبی لە شار کاک دکتۆر زانە هەمیشە ئەوانەی کە بەشدار نین لە جەنگەکە ناشتوانن لە کۆتایەکە داوای بەشکێکی زۆر بکەن لە جەنگەکە یعنی ئەوەی لە جەنگەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشدارە پشتی دەبێ ئەوەی کە بەشدار نییە لەوانەیە حسابێکی ئاوهای بۆ نەکرێم ئەمریکاش کاتێ بەلایەنەکان دەڵێ وەرە بەشدار من دوای دەڵێ بەرە بەشدارە من تۆزێ خوێندنەوەی جیاجیای بۆ کراوە سەرەتا هەلپارت و لایەنە سیاسە کانی ڕۆژهەڵات ئامادە بوون بەڵام ئەو سەرڕای دروستکردنی بەرەیەکبەرەکە تۆزێ ناکۆچی لە نێوانیاندا هەیە یەکدەنگ و یەک ڕەنجش نینە جوگرافیای ڕۆژهڵاتی کوردستان ژەگە لەسەر ئەو پارت و لایەنە سیاسە کوردیانی ڕۆژهڵات دابش بکەی هەرێک لە ناو چەیەک بەخۆتە مەترسیش هەیە ینی ئەوانە لە کە کاتێککە دەستنەوە نەتوانانی ئیدارەیەکی جوانی ئەو ناوچێ بدرێت ئەنی لایەک پەژەکە لەلایەک دیموکراتە لەلایەک پارتی ئازادیە لەلایەک کۆمەڵەیە ئەنی دەبێت تونند و تۆتر و باشترش ئامادە بن هەرێمی کوردستانش ئەو کات دەتوانێت پاڵپشتیان بکات بەڵام لە خاتی ئێستادا پاراستنی گیانی باشوور کە هەرێمی کوردستانە و پاراستنی گیانی هاونیشتیمانیانی خەڵکی ڕۆژهەڵاتیش ئەرکێکی سەرشانی هەرێمی کوردستان و پارتلانانەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداری و جەنگیان نەکردی. بەڵێ بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا چاودێری سیاسی و شارەزای
یان پسپۆری نێودەوڵەتی لە هەولێرە لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ جەنابتان سوپاس بۆ شرۆفە و زانیاریەکانتان زۆر سوپاس کاک دکتۆر زانە ئەوەی کە بیندرا دوای ئەوەی کە باش شووری لوبنان بردومان کرا لامان کادا فڕۆکەی ویجی سەرنج بە فڕۆکەیەکی نەفەر هەڵگریش لە فڕۆکەخانەی ئەوێ هەستا ئەوزان بەیروت بوو ینی ئەوان دیاری کراون ئامانجەکان دیاری کراون ئامان مەبەستی لێی فڕۆکەخانە نیە بۆیە جێی سەرنج بوو تەنانەت بۆ مێدیا جیهانیەکانیش کە ڕووی کامێرەکەی سوڕان بەرەو ئەو شوێنەی کە فڕۆکەکەی تیاڵستا لەگەڵ هاوکارمان دوو ناسەکانم پرسی ڕۆژمان پێشکەشکردن هاوکارانم لەسەری سەعاتدا بە شرۆڤە و زانیاری زیاتر دەگەڕێنەوە لاتان و چاوتا لەسەر کورسات نیوز بێ هەمیشە بە هاوسەنجی و بێلایەنی